سلااو ڕێز بەڕێزان خۆشحاڵین بۆ دیبێتێکی تر بێزگردێکی تر لە خزمەتان نابین. من کاردۆکەریم ڕەشیدم بەرپرسی دێسکی تورکیاناسی لە ناوەندی توێژینەوەی سبەی. ناوەندی توێژینەوەی سبەی بە خۆشحاڵیەوە هەوڵ ئەدات لەسەر پرسە کۆمەڵایەتیەکان، پرسە سیاسی و ئابوووریەکان بە بەکارهێنانی داتا وەڵامی ئەو کێش و گرفتانە بداتەوە کە لەناو کۆمەلگای کوردیە بەرەنگاری ئەبێتەوە. بە خۆشبەختیەوە تاوەکوونی ئێستا توانراوە چەندین توێژینەوە توێژنی ئەکادمی بە زمانی کوردی و ئینگلیزی بڵاو بکرێتەوە لە سایت و پلتفۆرمەکانی سبەی. بۆ ئەم ڕۆژ بەخۆشحاڵیەوە هەڵمان داوە بابەتێکی کە زۆ گرنگە لە ڕۆژڵاتی ناوەڕاستە، ئەویش پرسی کوردانی ڕۆژئاوایە و هەروەها بە تایبەتی لە دوای داڕمانی ڕژەمی بەشارە سەدەوە کە بۆ نزیکەی نیو سەدە زیاتر حکمی وڵاتی کرد بە خۆی و باوکیەوە، بەڵام ئێستا دۆخێکی نوێ لە ئارایە. بۆ مێزگردی ئەمڕۆ بە خۆشحاڵیەوە نوێنەری خۆسەری نوێنەی ڕۆژئاوا کاک فەتوڵڵا حوسێنیمان لەگەڵایە، وهروەها بە شێوازی ڕیکۆردکردنیش نوێنەری ئەنەکەسە کاک جەتعانمان لەگەڵایە، وهروەها کاک عەلی شەمدینیش ئەندامی مەکتەبی سیاسی و نوێنەری پارتی دیموکراتی پێشکەوتوی سووریا پێشمان لەگەڵایە. بە هەمان شێوە چەندین بەڕێز وەکو دکتۆر و ئەکادیمیست لەگەڵمانان لە دوای قسەکردنی ئەم بەڕێزانەوە ئەوانیش بەشدار پێەکەین و بۆ بیربۆچوونی زیاتر و بۆ ئەوەی بتوانین مزگردەکە دەوڵەمەندتر بکەین. دووبارە بەخێر بێت سەرچاوماتن. ئەگەر بکرێت لە کاک فەتوڵڵاوە دەست پێ یەکەم. کاک فەتوڵڵا جان بەخێر بیت، خۆشحاڵین کە ئەمڕۆ میوانی ئێمەیت. پێمان خۆش بوو وەکو نوێنەری ڕۆژئاوا تێڕوانینی ئێوە بزانین بۆ ئەو گۆڕانکاریانەی کە لە ڕۆژئاوا هەیە. ئێستا ئەمڕۆ حکومەتێکی نوێ لە دیمەشقا هەیە، حکومەتی بەشارەسەر کۆتایی پێهاتووە. ئەتوانین بڵێن حکومەتێکی تا ڕادەیەک ئەگەر نەناسراوە کارتەکانی دەستی تا ڕادەیە قورسە بزانین، بەڵام ئەکرێ بزانین دەسەڵاتی خۆسەری چ وەڵامدانەوەیکی ئەبێ بۆ ئەو گۆڕانکاری خێرانی کرد ناو سووریا هەیە. زۆر سپاسەکەین ئەگەر وەڵامان بیتەوە بۆ دەدەقەیەک. زۆر سپاس دەستخۆش دکتۆر، خێراتن، زۆر سپاس بۆ ئامادەبوونتان. یعنی بڕاستی بویەرەکان زۆر بلەز لە سووریا ئەڕۆن، تایبەت دوای ڕۆخانی ئەسەد و حزبێ باس لە سووریا دوای 8 دەسەمبەر. ڕاستە ئەم حکوومەتە خۆ حکوومەتی جۆلانی و حکوومەتە جاران حکوومەتێکی لۆکالی بوو، محافظەی ئیدلب و هەر یەکسەروان هێنان لە پایتەختی سووریا یەکسەر دانیشتن و یەک ڕەنگە و یەک تائیفەیە و یەک بیرە بەر ئەمانە بەگرەوەندێکیوانی ڕادیکالی هەیە، جیهادینە، یعنی ئەمانات قەناعەتی مەدە نە سووریا تەحملەوان دەکە و نەملەتەکانی سووریا تەحمل دەکە و ئەو 13 ساڵی شەڕ و ململانی و کوشتن و دەربەدەری مەحالە ملەتەکانی سووریا ئەتوانی بن ئەو گروپە کە ئیستا خۆل دیمەش سەپاندیە ئەتوانی بن تەحملیان بکەن. نەمەزەکە خۆیانجی یعنی وەکو فەرز خۆیان ڕاگەاندنە کە ئێوەن تا سێ مانگ حکوومەتی دیمەش برێوە بنیاژی دیمەش برێوە دەبن، گاوژی تایەکی ئازارە. ئەم ئەگەر تو سری نەخشەیە ئەوان بکە، نەخشەی ئەوان لە ئیدلب تا ناوەڕاستی دیمەشقە، یعنی قەسر الشعب، قەسری جمهوری کە جاران ئەسد لێ بوو، ئیستا ئەحمەد الشەرع لێیە. یعنی دەوروبەری خۆ حکوم ناکەن، نەتوان سەیطرە سەر حەلەب بکەن، سەر حەما بکەن، سەر حومس بکەن، خۆ بەشێک حکوومەتێک موقت هەیە بنابێ کۆالیسیۆن عەرەبی ئیسلامی کە ئەخوان مسلمین سەرپەرشتی دکە و بڕیعەتە تورکیا کە ئەوژێ ناوەڕاستی سووریا تا ئیستا حکوومەتە موقتە ژماوە. خۆ هەرێمە ڕۆژئاوای کوردستان و هەرێمە باکو ڕۆژهەلاتی سووریاژی دیمۆغرافیاوی و جغرافیاوی دیارە و نەخشەیاوی سیاسیش دیارە و پرۆژاوی سیاسیش دیارە و هێزاوی عسکەریژی دیارە و هەماهەنگیە واجە گەل هێزی ناودەوڵەتی هەن و جارانژی پرۆپۆگەندا داعشکەاندن و پرۆپۆگەندا جەبهەت النەسڕ ئیشکاندنە کە ئەمانە بنگەها دەستەیە تەحریری شام هەتە شەیە کە ئەمڕۆ لە دیمەشق حکم دەکات. یا بەڕاستی تەسویاتی سیاسی تا ئێستا لە سووریا غایبە. ئێرادا ناودەوڵەتی هەر نەبوو کە چارەسەر مەسەلا سووریا کریزە سووریا چارەسەر بکە، لەبەر ئاواژی سلسلەیە کۆنگرێ ناودەوڵەتی لە جنێف و سووسی و ئەستانە دروست بوون، بەڵام هەمویان فەشەل هێنا لەبەرگە تەوافقاتی ناودەوڵەتی نەبوون. دووەم پەیکەیە کورد حضورە کورد ئەو کۆنگرەنادە نەبوو، لەبەر پەیکەیە کورد نەتەقەتەنیا پەیکەیە نەتەوەیە کە ناوەندەری سووریادا، پەیکەیە پرۆژەیەکە کە ئەو پرۆژە ئیرادا 5 ملیۆن کەس تەمسیل دەکات. ئێستا شاری گەورە محافظەی گەورە بەدەستی کوردە، ئەمە تشتێکی شارەوە نییە کە ئیدلبە ڕقایە
دير الزورة جقال هريم من كردي قدسي كردان دهيا لبر أواجي أول شوني ببا نعمتك بو نقمتك لسر كرد نما ذاك أو سامنا سروشتيكاني كهمو لناو سوريا زيادة لحشتا لصد الجر كنترول هيزا سوريا ديمقراطيك وريفابريا خسارة كحقيقة جي كرسل برشتي أو بروجيتك سواء صار صعيد سياسي سواء جي صعيد الاشكري لبر أواجي يعني خواستن بيكيا كردان بتشوك بكن جارك بداگر کرنا عفرين جلان تركيا و چتکانی مرتزقه كسر بتركيا كخويان جي كواليسيون عربي اسلامي قاشو ابي شر اسد بكن دهات شر كرد كرن يعني دواجي بيكايا ما بتشو كرن بداگر کرنا سريك عني وغريسبيا وكتابه سي مساله دستور دبوايا رجاء كردان چند رجاء عربان چند لبر خاصم بيكايا ما بتشو بكن چون رژیم اسد كخواص بيكيا كردان بتشوك بك دشيست ودودة بروجيا حزام يعني إحصاء العربي شكر أو إحصاء هنيجي بدأ حزارا مالبات كرد تجريد كرد الجنسية السوري بو بيكيا كرد بتشوك بك ودنجي أنا بحضور يعني الجورابالي السياسي بتايبت لدمشق شارين جورا يعني براسيتا استاجي وقت ما قلت مسألة التسويات السياسية غايبا بلام حقيقتك هي أحمد شرع جي دزانة وتركيا جي دزانة راس تركيا إستا بيكاي توزكي بهز بويا بيكاي روسيا تطور بين الزور لاواز بويا علما كبيوندية موسكو دمشق بقريبة زيادة للشيء صار يعني سراست استراتيجي ولشقري وآبوري ووازرقاني بيكاي وان زور بهزتا إستاجي ساحل السوري يعني تابوك راوا سرنافي روسيا يعني أول بيكي يشوني روسيا كي بيت أو روسيا محالة واز لمسألة سوري بين جبر بيكي وان لسوريا تا إستاجي ماوا بيكي إيران زور لاوازبو نمازش كستني جورا لغزة وللبنان ودواي لنا خودي طهران جو إستاجي بتايبت شاري حلب كبيكي كي زور بهز إيران بو لبر أواجي ترازويا هيز نما لأن سوريا طاقتنيا إستا إلى دسوردان هرمي جورة دبن تركيا وبرياري ناو دولجي طاقتنيا أمريكا حكم دكا بلام دي فاكتويا كيا جنابي ريبابريا خسارة محالة هذا الشيء يعني أي تسويات سياسية دروس ببن مجا كرد وبروجي ريبابريا خسر وهذا قصدي نبش داربن د رسم ملامح سوريا دهاتود سوريا دهاتو آيا وكو كرد إما تش دعوة دكن مسألة كردي مسألة كديارة إما نتواكي شريكا د سوريا ده ضريباك الجوراء دبر سياسات بعسيدة مدى بيش أواجي يعني متواني بسر برشتيا قل لك مسائل السياسية زندري سوريا ده بكن قطعا كرد نبو نبشك جي آلوزيا السوري حتى أو شارع كريزة سوريا 2011 تا أمسا تا وقتا كرد بشكل شارع سريع سياسي ودست ريبابريا خسر جوالايا بو شارع سريع سياسي ودست قصدي جوالايا بو أتواني بهيمنية بين الناس سوريا بلام يك بروبلم كي جوري كرد هيا وريبابريا خسر وقصدي هيا أو جي تركيا هيا تركيا دا استاجي تا أمسا تا وقتا جي شر بردوامه سرهري من ريبابريا خسر سواء رجع فاي جمي فراد به يعني رجالات جمي فراد به شر بردوامه وطائسة تصعيدة تركي هر نوستاوة تركيا جد خوازه هندك هريمي ديجي ديارة داقر بك بيش هاتني ترامب بو سركوسية دستلات لأمريكا يعني إما جاروان دكن تسويات سياسية بين إما ناشار نواكا بيونديين خومان يعني وكو ريبابريا خسرجي وكو قصديجي يعني گفتگویی که هيا گفتگویی که بين خومان وهتا شهر بل هتا شاراست يعني بقروان كي ويرادي كي بل مستوى أمر واقع حكم دمشق حكم دمشق راست أنا زور نتوان قرارات خفرت بك بل موقع أمر واقع هيا جبر همو حكومات لسوريا هنا وسوريا جي همو سر مسائل أمر واقع فرض يعني لبرا اللي تجشتنك دروس دبا أو اللي تجشن جيب سربرشتيا أمريكايا ناب يعني دوهز طاقة تانية بيت سربرشتيان بيجي رعاية ناف دولتها بتعبتي بيكيا أمريكا إستا خوي مسيطرة لسر همو مسائل دندري سوريا دانا سر أستي سياسي بيان سر أستي لشكريبا إما شاوران دي كان دو گفتگو بران برمان هيا گفتگو يك بكن لقر أولاين كخوازن ملامح سوريا دهاتو رسم بكن دوام گفتگو يك أتواني بن هندك هزي مي كردي لدروي نخشة مي سياسي لدروي نخشة مي لشقرين وجار بروبوغندا جي دكن تشويش جسر بروجي ما دكن كأيوان جي بكن جر شتريا گفتگو يك جامع وشامل كأتواني بالروجك لدمشق
ئەگەر دانیشتن و بە تەسویاتی سیاسی دیار بوون لە سووریا دەهاتوو شێوەیە حکومی سووریا دەهاتوو چی بە ئەتوانێت بن مەسئلە کوردی بشکلێکی دەستوری بشکلێکی یعنی گەرانتی هەبە کە ئێمە ئەتوانی بن مەسئلە کوردی هەندێری سووریا چارەسەر بکەن وەکو نەتەوەیەک لەسەر خاکە خۆی و سەر جغرافیا خۆی و مافی دەستور دەبێتە پاراستن لەبەر ئەواژ ئەو هەردوو دیالۆکانش قەرەعاتی ئێمە ڕشتن ئەو هەردوو دیالۆکانە نجاحاتی بینن بەڵام ئێمەژی خۆ بشەریکە سووریا هەموو سووریا دەزانن قەتعا نارێن ئەمە بوویە تەقسیم یعنی ئەمڕێک واقعی ئیستا هەیە مەحالە ئەوە بەردەوام ببە ئەبێ وڵاتێکی تازە بە دوای ئەو هەموو دەربەدەری ئەو کوشتن وڵاتێکی تعددی بە لا مرکزیەک سیاسی بە نەکە ڕەنگێک ڕۆشت کە عەلەوی ڕۆشتن ئیستا سنە بێنە حکوم بکەن ئەوە قەتعا ملەتەکانی سووریا قبول ناکە ژبەر ئەسڵ سەبەبی کریزە سووریا کە یەک ڕەنگ بوو سووریا حکوم دەکرد زیاتر لە 54 سال حکمی هەردوو ئەسەدان بوو یانژی حکمی حەزب البەعث بوو کە زیاتر ئەو ژیری 61 ساڵ يعني بەڕاستی ئێمە چاروان دەکەن ئێستاژی چۆن ئەو هەموو هێزی ناودەوڵەتیان دەوڵەتین ڕۆژئاوای سەردانی دیمەش دەکەن دەخوازن تێبگەیژن لێ تێبگەن ئەم حکوومەتی ئەمر واقع چۆن بیر ئەکە لە حکوومەتەکە لۆکالی تازە یەکسەر حکومی دیمەش دەکە یعنی کرداری وانژی بڕاستی کردارن تا ئێستاژی زیاد لە حەد طائفینە بەرگە دەستەیە تەحیری الشام زیاتر لە گروپێکی خۆ دەگرە جیهادینە قاعدەنە راديكالن أواجد دس ب يعني مسألة انتقامك طائفي كنا زيادة رجل لمراكز الساحل السوري كمعقل علويان وكمعقل مالي أسد بتايبات يعني لبر أواجي سوريا تحملها كشتنا كتازنا كتحملها يعني ململانا كتازنا أبي خويا جي راس هاتنا سر حكم إست حكم لكن أبي رويا كدي بدنا ديار كرن تا يكي آزار أجر زياد أجر بأمشي ويا بروت قناعاتي مدى أم حكم أحمد الشرع والجولاني ناقيتا تا يكي آزارش أجر بأمشي ويا برو يعني لبروا سوريا بحاجتي هيمنية واستاجي ولاطن عربي يعني نما يوان باش تنب آلي سوريا دنمازا سوريا أجر لدست ولاطن عربي درب تجاران أجر دست إيران دبو استاد كذا دست تركيا ده وجي خطرية كزور جورية بالتايبات كتركيا يعني أرماجي سركيد هندري سوريا ده نبونا كرد ودسكفتين كردات النبي ونمانا بروجي عوام بنا هبونا كردان قبول دك ندي فاكتين كردي قبول دك ونا بروجين كردي قبول دك اما باجاروان دكن كاد دم دهات ودا شيء بو تيروانيني انا كسا ياخذ ببره بو تيروانيني كي تر غير انا كسا اسم الله كاع علي شمدين كبرزان اداي مكتب سياسي ونادي بارتي بيشكوتي ديمقراطي كردستان برزان لشاري سليماني دا يعني شو بو چنداريش بخدمتيان گەیشتوین فيما خوش بزاني تيرواني برزان شي بو ام گۆڕانکاری خێرانی کە لە سووریا هەیە و ئایا ئەتوانین بڵین ئەچینە سووریایەکی نوێ یاخود سووریا بێ بە عێراقێکی تر و بە ئافاتێکی تر ئەبات خۆشحاڵە گەلێک سپاس کاردۆ سپاس بۆ سنتەرێ سبەی سپاس بۆ برای عزیز گۆ ئەرکشاندن هاتنە لێرە ئەتیمام بە پرسە سووریا بگشتی و کوردی سووریا تایبەت دەکەن گەلێک سپاس بووە ئێمە وەک پارتیا پێشکەوتنخوازی کورد لە سووریا گۆ ساڵا 50 دامەزرایە و بەردەوامە تا ئێستا سکرتێری رێوێژی و دامەزرینە رێوێژی کاک حەمید دەرویش بووەگە ئەو پێناسا کورتی ئێمە دەستپێکا 2011 بەشێکمون لە ئەنە کەسێ و ڕۆلێک سەرەکیمە لیست بۆ دامەزراندنا ئەنە کەسێ و هەر ئەنە کەسە لە بارەگای ئێمە قامشلۆ دامەزرا بەڵام دوای 2015 ئێمە دەرچوون لەبەر هەنێک هۆکار ئەو هۆکارژی هۆکارێ استراتیجی بوون یعنی گۆڕ تەسەور ئەمە ئەنە کەسە ئەو سیاسەت ئەمە دانی بوو دەرچوو لە هەن قالادا و لایەکی دی دەهەن شتێ تازەژی هاتن مەیدانێ لەبەر ئەوە ئێمە لە ئەنە کەسە کشان زۆر
ما هەوڵدا لەگەڵ پەیەدەژێکی گفتوگۆکی درێژ مەکرد گۆکارە بن بکن خاڵی هەوبەش ممکنە ئێمە دەرباسی ناو ڕێڤەبەریا خۆسەر بکن و ببن بە شەکلێ مخابن من نکاری بوو جێخوا شووناخۆل وەرژی ببینیت بەر ئەوە کاتی لە ئەنەکەسێ دەرچوون مەشەر لە دژی ئەنەکەسە ڕانەگهاند مان عیلاقاتی براتی و کاتی نەچوون ناو پەیەدەژی و ئەو ڕێڤەبەریا خۆسەرژی مەدژیاتیا وێ ناکەی نەکرد مەکاری بۆ حالەتێکی لێ دێ ئەم برێڤە ببن گۆ ئەم نالێن خەتا سیەم هێلا سیەممە دروست کرد بەڵام ما تەسەورێک لای مە پەیدا بوو گۆ ینی ئەم خۆ بکن خۆدان لە پرسا کورد لە سووریا بەرزش بۆ دیارکردنا تایبەتمەندیە پرسا کورد لە سووریا تا ڕادەیەکی هەوڵ بدن گۆ بریارامەی سیاسی تا ڕادەیەکی سەربخۆ بێ و مە ئەشکەرە گوت پرسا کورد لە سووریا لە شام جارە سەر دەبێ نە شوونەکی دی ئەم ناونیشانێ شوونە ئێمە تێدە ڕاوەستان نابینی ئەنەکەسە و پەیەدا ئێمە مەوا بەردەوام کرد بەری 3 ساڵە فرەنسا و ئەمریکا کەتن سەرخەتێ هاتن هەوڵدان گۆ ئەنەکەسە و پەیەدا ئاشت بکن مخابن نەگهانتە ئەنجامە ئەو کاتە ئێمە مەگوت مەگۆ ئەگەر ئێمە سربخۆ بەشدار ببن دوێ گفتوگۆیە ممکنە ببنە هۆکارێکی یارمەتی دەرگۆ بێتر نێزیێکی هەبکن هەردوو عالی لە هەر تشتی ناکۆک بوون تەنها سەر ئەم خالا کۆک بوون گۆ ئێمە دوور بهێنن ئێمەژی بریار ئەو کاتەمەدا ئێمە ئەم لە دەرڤەنەژی بەڵام پشتگیری دکن گۆ ئەو ناکۆکی نابێنە هەردوو بەرەیە جارە سەر ببێ ببێ تەرەدود مە پشتگیریاوا کرد تەوی ئەوانە کۆک بوون گۆ مەلدەر ببێنن ئەو ڕەوشە بەردەوام کرد حتا ڕۆژێکی بەیانیش خەو هەلسان بەشار ئەسەد ڕوخا ڕاستی یعنی تەبگەرە سیاسی و سووریا بگشتی دەرباسی قۆناغێک دیبوو و ڕۆشتنە ئەسەد نەتەنها لە سووریا و کوردی سووریا تەئسیر کرد لە هەموو ناوچە و بەلکی تا ڕادەیەکی دنیاژی ئێمە ینی حتا ئەو کاتەمە هەوڵ دەدا ڕەیەکە نابینی هەردوو بەرایە بدن بەڵام پشتی بەشار ئەسەد ڕوخا لە ناکاودەمە بینی گۆ شام حکوومەتێک لێە حکوومەتێکی عجایبە غەریبە قەتمەت خەون دەژیکی تەسەور نەتکردگوێ بێ حکم بگرێ و يعني اسلام اتجاهات اسلامي هبون لسوريا اخوان المسلمين ما توقعت كرجو روجك تركيا بشجيري بكي ورا نحكم بقرن بس هيئه تحرير الشام قد كسي تصور نذكر ومفاجاه ابو براستي كاتي هات الشام ايما براستي وكو كرد يعني وك ارتباك مرشي بعربي دبيجن يعني شلجان يعني لبرش ما بينيجو هيج أمادكاريك بو أهو مرحلة ما نكريا يعني دبري سركي ناكوكي استراتيجي هنا يعني نابينيان وترى ده تخوين وتشتوا إيه ما براسي وقت ما قلت يعني ناكوك نبون زور بلام رأي سياسي ده جواز بون إيه ما تماشكر يعني براستي هێزك هەیە سەر عردێمە بینی هیچ کەرتێک دەستێ کوردەنینە بچێ شام بسەپێنێ تەنها هێزك هەبوو بڕاستی بۆ تاریخ ینی ئەو هێزە قەسەدە ناو لێ دەبێ و سەرۆکاتیە کەسێکی کاریزمی بڕاستی توانی بۆ نیشان بدێت ماوەی وا ساڵێ چوویدە وەکو قائدێکی کاریزمی مەزلوم عەبدێ بوو ئێمە ینی بەشدار نەبوون درێڤەبەریا خۆسەردە و بەلکی زۆر جار ڕازیژی نەبوون و بەشدار نەبوون قەسەدێ دەژی و بەلکی زۆر جار تێبینیژی هەبوون و تا ئەخیر بەڵام کاتی بەشار ئەسەد ڕوخا و ئەو حکم هاتە شام يعني تەنها کەرتێ فشار دەستی کوردە وەکو کورد نەتەنها وەکو هێزێک سیاسی ئەو هێزێ سووریای دیموقرات بوون و نێزیکی زێدەتر 100,000 چەکدار سەرۆکاتیە مەزلوم عەبدێ
دەستلاتا ویناکە سەر خاکەکی قەوەراوێت تقریبا 30 سەدیژ خاکە سووریا هەموو داهاتێ سووریا نەفت و گەنم و نزانم چی هەمووی لەو ناوچەیە ژێر دەستی هێزە قەسەدێ و پەیوەندیەکی ماوەی وا 10 ساڵادا بڕاستی کاک مەزلوم یعنی دەنگێکی باش شەرێ داعشدا و ئەو هێزێ خۆی قەسەدە دەنگێکی زۆر باش و جێشانازیە ناوڕایە ناودەوڵەتی وەرگرت بوو یعنی پەیوەندیەک شەبەکە تۆرەکی عیلاقاتە پەیوەندیە هێزی ناودەوڵەتی و دەوڵەتی زولهێز ینی لێت کەسێکی وەک ترامپ راژی تەلیفۆنی گەلوی قسە بکە تشکی بۆ کوردی سووریا تایبەت گەورە بوو بڕاستی ئەو هەموو کرد دەستێوی دەبوون ئێمە وەکو پارتی و وەکو ملاحەزە ناو دکەوانەدا ئەم پارتیا پێشوەر و زائیدەن پارتیەک دیژی هەیە وەکو ما پارتیا یەکیتی کوردی سووریا بەرێز شێخ ئالی سەکرەتێری وەیە ئەو ژی وەکومە نەد هەردوو بەرەیادەیە پێکەوە بەری ساڵەکەی مەڕۆیەک سیاسی مشتەرەک مەدانی بوو ڕێکەفتبوون سەر شێوەیە چارەسەرکردنا پرسا کورد لە سووریا ئەم ڕێکەفتبوون و لەگەڵ پەیدێژی ئەم مەوضوع بەری 3 مانگامە مناقەشە کرد لەگەڵ واژیم گەهان هەنێک خاڵێ مشتەرەک کاتی بەشار ئەسە دڕخا ئێمە ئەم و ئەف پارتیا یەکیتی دیموقراتی کوردی لە سووریا تا ئێستا پێکەوە مایش کرد وەکو تەکەتولەکەی ئەو تەکەتول یعنی یەک سلۆگاندا سلۆگان ئەمە چلۆ فشارێ پەیدا بکن گۆ ئەو هەردوو بەرێ گۆخوا حیساب بکن سەرەکی ناکۆکیە خوا بدن پشتخوا و وەرن سەر مێزەکەیرون تەنها بۆ یەک خاڵ یعنی لیستا کار یەک خاڵ بێ پێشتر بەری بەشار ئەسد بڕۆخۆی ئەمریکاوانە نابینیت کردن هەموو کێشە مناقەشت کرد کێشا بچووک حتا ئاگەورە مناقەشت کرد و نەدگان ئەنجام ئێمە سلۆگان ئێمە بوو ئەو ئێمە دۆر مێزەکی دانیشن تەنها یەک تشت بێژ بۆ هەلبژارتنە شاندەکی و ڕێکەون لەسەر ڕۆیاک سیاسی چۆن پرسا خۆل شام پێشکەش بکن حکوومەتە تازە ئەمە گەلێک فشار کرد خۆشببختانە یەکەم جار تاریخا تەفگەرە سیاسی کوردی سووریدا ڕەیا عام ئا کوردی دروست بێ جارایەکەمە طبعا نە ئەم تەنێ ئەم دیعاەتکن ما ئەم هۆکاری سەرەکینا ئەمژی بەشێک بونژێ بەس بەڕاستی کوردێک لە هەر دنیا بەو اتجاهادا فشار کرد دۆستێ کوردیشی و مجتمعی ئۆروپی و دەوڵەت و ئەواناژی هەموو هەر کەسێکی دەهات دۆزە یەکرێزیت کردن ئەو ڕایاوە کەت قازانجا وی تەیاری vê teketulê vê şepola a gonabeyna her du beraya da kesekî wek mesela nimûna ekîd ve mutawaa kir Şêx Meşûq Xiznewî Murşid Xiznewî li Nerwîj bû ev 20 sal xelkê ji bîr jî kirbû Belam hat karî bû serpereştiya karekî awa bike êdî tir heta serok hozek rastî me karî bû bibin hêlînek ew xelkê got hey tev li dorê kom bin wek ev befir ew ê fişarê يعني رولك سركي ليست اي جهتي الهردو برايا براسيل بومي جو الهردو برايا اجو استجابه كر ببلا وممكنه يعني استجابه واجي جبرجو بهيز انه كرتي فشار دستيوادنا والسر عردي موجودين او جي براستي هيزا سوريا ديمقراط بو وبريز مظلوم عبدي بو اي ماجي يعني انبون وقت دبرايا بيك اراسته دچون ئەو هەردوو ئاراستا دیسە خۆشببختانە زوو کۆنفرانسێک بەستن بەری 10-15 ڕۆژە 10 هەفتە کۆنفرانسێک لە قامشتۆ بەستن هەموو هاتن حازر بوون تەنها ینی ئەنە کەسە ئەو ینی دیفاعەوە هەبوو ئەوژێکی مەرجێوە هەبوون بەشدار نەبوون بەڵام ئێدی ترە هێزێ سفیل و ئێ ڕەوشنبیر و ژن و گەنج و ئەv پارتیە دەروی هەردوو بەرەیە لەگەل پەیانەکە ئێگۆ 24 حزبن لەگەل پەیەدێ پێکەوە دانیشتن مناقەشاک استیشاری کرد
دوێ کۆنفرانسیدا یعنی براسی ئەو ڕایا گشتی و ئەو فشارە هات شتێک ئەنجامدا جارێ ئەنە کەسە و پەیدل گەل یەکتر دانیشتن یەک دواتۆرە بوو ئێدیتر لە مال دانیشتە نەماتوانی بوو شتێکی بکەیت پەیدێ عاجز بوو ئەنە کەسە نەماکاری بوو ئەنە کەسە عاجز بوو ئەو نەماکاری بوو جارایەکەم بوو جواتێک تێبەستن گۆ ڕائەک دیترێ تەرجیحی درست بوو ئەو ڕایا گشتی ئاگۆ وەک بێلایەن یا سەربخوا ئەو ڕایی ڕاستی تشتێک مێژیە خەڵکێ بەشدار دروست کرد پرسیار بوو کی لێ بەشدارن گۆڵە هەموو حازرن بەڵام تەنێ مەخابن ئەنە کەسە نهاتیە ئێمە لەو کۆنفرانسەدا سکرتێری پارتیامە لێ بەشدار بوو و بناوێ پارتیامە و پارتیا ئەلوەحدا ئایەکیتی وتارێک خوێن تێدا داخواز ژووی کۆنفرانسی کرد گو دبێ بە هەر شێوەیەکی بێ ئەنە کەسە رازی ببێ دبەر ئەv مەرحەلا کەسێک لەبیر ببێ نییە دوێ هەر هەول بدن و تشتێکی بێ چارەسەر نییە و هەنێک تەنازل ئەم بۆ هەر کەسی تەنازلکن بۆ بێ یەکتر ناکەن ئەو بانگ مەکرد ڕاستی و خۆشبەختانە ئەوە برادەراژی استیجابەکردن یعنی کەسێکی وەک ئالدار خەلیل بەرێز ئالدار خەلیل قسە کرد گوت گۆ بڕاستیمە غەڵەتێکی میژۆیی کرد کاتیمە ئەف پارتیە دەروی هەردوو بەرەیە پشتگۆ خستن لە یەکەم ڕۆژدا بەشدار نەکردن گفتوگۆدا وعدژی دائن و پێشە ڕۆژێ دەژی ئەف نەماتێن ژبیرکردن وێ بەشدار بن ڕاستی تشتێکی دی دروست بوو گۆ ئێدی خەڵکێک تەجەڕەت کرد گۆ کاکە پرسا کورد لە شام ئەگەر ئێمە فەریا نەکەون بەیەک هەلوستی و یەک وەفدی نەچن ئەف دەرفەت هەرێت تا 100 ساڵی نەما دووبارەت بێ بەر ئەوە ئەف پرس و ئەف دەرفەت لایەنێکی حزبێکی کەسێکی مەسترە جارا داهاتوو ئەگەر ئێمە نکاربن هەموو پێکەوە دانیشن بە ئێ ممکن بگهن ئەف جارایەکەم بوو ئەف ڕایی ئەوژێکی درست بوو جارێکی ینی ئیتارێ هەردوو بەرەیە دەرکەت بریار بوو خەڵکی سربەخۆشی بوون بەشدار ئێ سیڤیل و ئێ پارتیە دەروی هەردوو بەرە و جارێکێژێکی گوتن گۆ ئێمە نەما قەیدا کەسکی دەستێمەد نییە لایەنێ گۆ قبول نەکەی وەرێ تەنازل بکەی بۆ ببێ شەریکی وێ کارێ گۆ دبێ ینی حەقا ئێدی بچن بێ بالمەوجود ئێمە وەکو پارتی ئەم بەهێوی نەبوون هەردمە و حزب پارتیا ئەلوەحدامە دیسە هەولدا پەیوەندیمە بەردەوام بە ئەنە کەسێرە و بە پێدێرە و پەیەنەکەیرەمە کرد ومە هەرد ئالیژی دیتن و ئەف نەرینمە بۆ واگوات و براستی خۆشبەختانە هەرد ئالیژی وەک تەفاوت طبعاً استیجابەکردن ئێمە ئەم هەر گەشببین بوون ئەن و یعنی ئەف تەبگەرە سیاسی ڕاستە ناکۆکی هەنە برین هەنە و جانە کوورنجی بەڵام لە ئاخیردا ملەت ئێمە ڕۆژ ئاوا ئەس شاهدم لێرە نەزانم لە ڕۆژ ئاوا هەر قۆناغی ئێ سەخت و ئێ دژواردا یەک بوونا ئێمە متەفائل بوون و سەر ڕاگەهاندن هەرمە ئەف نەرینجی گۆتیە و بڕاستی خۆشبەختانە دۆ یعنی نیشانن باش هاتن و ینی دیارە گۆ دەرفەتە ئەو یەک هەلوەستی نێزیک بووە ئێمە ئەم وەکو پارتی و وەکو ئەو پارتیا دیترژێکی پێکەوە هەر پشتگیری وا هەلوەستانە بەڵام بتێبینی ئەم جارە ئێمە قبول ناکن هەردوو لایەن تەنها خۆ بدن نیشاندان نونەرێ کوردی سووریانە نونەرن سەرچ چاوا بەشەکن ژنونەراتیە کوردی سووریا بەس ئەو تەنها نینت دیار بوو ئەگەر سایە وێ شەپۆلە ئا بێلایەن و ئاگو نەبێنە هەردووە سایە وێ نەبانە ممکنە نەک هەباوێ قۆناغی فشارێکی گەلێکی گەورە بوو ئێمە ئەم شانازیەتکن گۆ بەشێک ژوێ شەپۆلی بوون سپاس پێم وایە جدعانشمان لەگەڵایە بە زوو ڕێکۆردمان کردووە بۆ ئەوەی ئەنە کەسەش ئەوانیش قسەی خۆیان هەبووە ئەگەر حاضر بە بۆی گوێ لێ بگرین دوایەوە مێزەکەکەین بۆ گفتووەکی زیاتر جا پێمان خۆشە بەڕێزت ئەگەر سوپاس دەکەم وەکو
نوێنەری ئەنەکەسە پێمان بڵێ پرۆژەی ئەنەکەسە چییە بۆ سووریای دوای بەشار ئەسەد؟ ئایا چۆن بڕوانین لە کوردستانی سووریا یاخود لە سووریا وەکو دەوڵەتێک هەروەها کوردی ژۆکو لە کوردستانی سووریا ئایا پرۆژەی ئەنەکەسە چۆنچۆنی سێری سووریاکە و چۆنچۆنی با بڵێن چ پرۆژەیەکی هەیە بۆ داهاتوی سووریا؟ سپاسەکەمە گەڕۆڵامان بیتەوە. گەلک مەمنون. ئێمە زۆر سپاس بۆ بەرنامەوە و زۆر سپاس بۆ میێوانداراژی و هەگەر لەمە گوهدار بکەم لێبوری دەتخوازم هەکە تشتێکی شاشتی و غەڵەتژی تێدا هەبن یانی سەلەفەن لێبوری دەتخوازم. ئێمە ئەم وەک ئەنە کەسێ بڕاستی دبینن پشتی ڕۆخاندنە بەشار ینی دەولەتێک نو سووریاک نو تێدا مەزراندن و دەستورەکە نو تێدا مەزراندن. ئیجا ئەم چ گەرەکە بکەن حتا ئەم جهێ خوا divê Sûriya nû de û tespît bikin mafê xwe destûra Sûriya nû de ye. Me çawa bikine. Ser çend xal hene, ser asta navxweyî heye, em weka Kurd navxwe, û ser asta neştîmanî heye, û ser asta herêmî heye, ser asta navdewletî heye. Ev ser bi her çar asta ئێمە ژمەتێ خواستن گەرەکە ئەم کار بکەن بڕاستی. سەر ئاستا نافخۆیی ئاگەلێکی گرنگە نەها و تۆزێک لەزژی تێدا هەیە ئەم چاوە کاربن کاغەتەکە کوردی بداخوازا کورد بدۆزا کوردی di Sûriyada ئامادە بکن پاش دامەزراندنا کاغەتێ و ڕێکەفتن سەر کاغەتێکی و داخوازە مافێ کورد di Sûriyada ئەم شاندەکێ چێ دکن ئەو شان bi wê kağetê karibê herê şan dewletên herêmî bin dewletên Zülhêz bin ê xwedî bandor di Sûriyada lêgel wana mafê Kurd di Sûriyada gereka di aliyê neştîmanî de îca ava aliyê navxweyî de ye di aliyê neştîmanî de hemû pêk hatiye Sûrî pêwîstiya me bûa heye got li kêleka me rawestin got qebûl bikin kaxeta me ya Kurdî doz û daxwaza Kurdî di Sûriyada. Ev jî karek jê re divê heta em karibin lêdwana çê bikin, xelkê bibînin, milletê wa pêkhatiyê wana, rewşenbîrin, muhamîne, hemû pêkhatiyê milletê Sûrî bi rengê xwe, bi hemû rengê xwe gereka em wa bibînin û bihêlin li kêleka kaxeta me bisekinin û arê bikin û piştgêr bin ji me re. A duwam em ser astê herêmî û ya siya astê herêmî û navdewletî yanî. Dewletên Zülhêz divê dema derbas bûyî xelkê me yê Kurd bi siyasiyê xwe ve hêzên siyasî, hêzên rewşenbîrî, hêzên mafê mirova, hêzên em bêjin rêxistinê medenî, rêxistinê mujtema medenî, evane hemû her yekê ji aliyê xwe ve cihdek û karekî mezin kiriye di va sêzde çarde salê şoreş tê re derbas Sûriya şoreşê re derbas bûyî her yekê di aliyê xwe ve kar kiriye got çawa nasnama milletê Kurd û qediya Kurdî bi xelkê û bi dewleta bidê fehm kirin û qebûl kirin. Karekî baş tê de bûye ne em tenê hemû kes şirîkin tê de hemû Kurdê Sûriya, Kurdistana Sûriya û Kurdistanê û parçeyê Kurdistanê dî jî biraderê me yê Kurdistanî jî hemû kêleka me sekinîne aglebê wana û teqsîr nekirine asta yanî qediya me bûye qediyek bi rastî navdewletî. Yek civatê navdewletî çê nabe li Sûriya bê û ji derbê Sûriya bê xastan piştî rêxwandina beşar bi taybet yanî illa divê doza Kurdî li ser masê bê werê behs bibe. No divê hûnha jî hebin, divê çareser bibe, divê piştgêr bê, divê naskirî bê, divê ew bê yanî. Ev berî niha em weka milletê Kurd di Sûriya de bi taybet bi rastî em divê de gelekî xêzan bûn, feqîr bûn, tê de tune bû aveya. Ev tiştekî gelekî baş e divê em istismar bikin,
وقاربن دبي قناغا نودا دبي وضع هستياري بو سوريا تيرا درباس دبي ونافروكا يعني الشرق الاوسط جي تيرا درباس دبي قركا ام قاربن وكا كردي سوري في كاري بكن شيوي حكمرانيه سوريا دا ام كاردكن فيدرال بي يعني دستلاتك فيدرالي بي سوريا دا ام کار دکن و داخوازا ما اوا فدرالك خلق جي نطرسي و امجي كار جي ردبي ملت سوري جوار شروفا ببي بيكاتي سوري شروفا ببن اما ام دبيجن بو ام يك دست بن بيك هلوست بن يك بوتار بن امي كاربن قابنا باش دبي قناغي دباجون امي كاربن ما في ملتي اخوا بچسبينن وتثبيت بكن دستورانو دا وامنهلن درفت المدار باص ببي جبل بالنسبة كردستان سوريا براستي اف زيدي 6 صالية اف درفت جمرة نهاتية جعهد دامزراندنا خويبون دا دهين 1920 هنا كيدا جهنجي بحتاني نها ام الهيفيات درفتها كينا طبعا خبات نرى وسطها تفقرا سياسي روجة كينا دا يا باش دعوة لسر دوزا خوا بحمل بيك هاتية ملتي كرد وتايبتشي تبقرا سياسي آل سر بخوا يعني آل سر هب منظم حتى لو زيدي أنها بارجكي سوريا دوكا بارتيان سياسي هنا أنجمانا كردية بياناكية بياديفا بارتيان برا إيش دربي بهردو بيك هاتية بهردو مكونة براستي أبحمه هيفيا ما أوا وبيكاتية ملتي كرتبدا بو دستي ما فكري بي سنقا ما فكري بي بعقلي كنو أم بهبدورة تعاملي بكج بو أم ملتي فوق ضيافة بكي نبر الأمان وأم توشي شران نبن بس الشرج مرة هجر جيران دولتي جيران ملا يعني تبينية واهنا لسر هناك بيكاتية ما كرد سوريا أم بيجن بكاكيت كنا حجر هيفيا ما أوا بو برادري ما بيادي بخوازن جبكاكي قطع العلاقة بكن جبو بهانا وحجت دستي تركيا وغير تركيا هذا نمينن بو بيقفا انجي ايريشا بكشين نسر ملتي ما وهرمي ما كردي اما دلي ملتي خور حد دكن بوي حالي ام دلي تبقرا سياسي حد دكن ام خو قبول كرن ددن بنشتمانية سوري ام خو قبول بشغير دكن دولتين قدي باندور وزلهيز وكاتحاد اوروبي وكامريكان ودولتين هرميجي اما ترسيا وانا ناهلن ان سفك دكن جبو كاربن برنجك ايجابي القضيه وما في ملتي كرد سوريا تماشى بكن جبدلك ودجمنه ما بن بكيماي شر منكن وامجبن قفا دركبن هجر ام كاربن بفيرنج اتفاقي بهبره بكبل دست خوش به کاغ زد عنيان زور سباس آخر برسيار بس بكورتي والله بيتو سباس تكم بالاختصار مفيد ايوه دخوازن سيستميكي فيدرالي بيت لسر جغرافيا بي اخو سيستميكي فيدرالي نتوي بي بون من كورت لولاتيكي فيدرالي سوريا بيت ك ترى دي وكو هريميكي كردي سر بخو بيت تماما اما بدخوازن شوي حكمرانية سوريا دا فيدرال بي فيدراليكا اقليمك كرديت كردستان سوريا دا هبه لغور ما في فيدرالي بچرنگينا امولو ممارسة بكن ما في خد سوريا دا بن تا سيستمك فيدرالي وكو هرمي كردستان وقف سيستمك فيدرالي وكو هرمي كردستان دفع اقليمك كرديت كردستان سوريا دا ولاتی سوریا دا چه بله باشه دست خوش به نسبت برایتی یاخد بابلین پیوندی نێوان ئەنە کەسە و حکومەتی نوێ دیمەشق بە کۆ گەیشتونە تا ئێستا ئەنە کەسە حتانی نەها دانوستاندنی ڕاستەقینە بە دەستهێڵاتە سووری را شامێرە نەکردن ئەم گەلێکی چاودێرن و دڵخوازن وقال لك بقشبينيجي ام دخوازن يك هلوستا ما چه ببي بيك هلوسته بيك شانده بيك داخوازه ام هرن دستلاتا سوريا نو ببي هگر اب هگر اي پشتیوانا بن بكا كيتين يعني بس اولي
ام عولي نام مال اخوا بكاغت اخوا هرنج برويكي هي كريزي تشين ابويا ام نقلك يدبين مناسب هر يكي الحالي خو هر وي لوازيتي ذهبي احتمال خلق سرگراني المبكن دسلاتا شامي ام بهبره بنوي باشتر بيغومان بەنسبەت پەیوەندی ئێوە پەیوەندی ئێوە لەگەڵ مەزلوم عەبدیە تا چۆ گەیشتون پەیوەندیەکانتان بە چۆ گەیشتووە تا ئێستا بنابەریە ئەمریکان و فەرەنسی و لەگەل برێتانی بوارە بڕاستی گەلێکی دنامەدە زێدەی چەند جارە دیتن چێبوونە بتەنێ دناو وا دەولەتە و ئانەکە سێدە و ئەو دەبێژن دناو دەولەتە و قەسە دێ مەزلوم عەبدێژی و پەیەنەکێژی گەرەک دیتبن ڕاستەقینە یەک جارێ چێبوویە دڕیا ئەمریکانە و فەرەنسیادە بەهەبوونەوە حازربوونەوە هەندێک ڕەوشە دەرباس بووی شرۆڤە بوو ڕێکەفتنێ بەرێت نامەدە چێبوونا هاتنە بەرچاو ئەمکانش کیژا قوناغێ دەست پێ بکەن بەس دەبێ بەری وێنە ئەجواءنە خۆش ببن تێکلداریە خوا پەکەکێرە دەبێ ڕاگهێنن ڕاست ینی مباشەر و گەلێکی زەلال و واضح و هەندێک زیندانکریە مەد زیندانێ وادە هەنە گەرەکە وەرنە بەردان و وەک چاوە زیندان سووریا دەسپی بوون گەرەکە لە هەرێمێ کوردیژی سپی ببن و هەندێک هەنە جارەنووساوا نەدیارە ژوا زیندانکرا گەرەکە ئەهلێ وارە مرۆڤێ وا و خەلکێ وارە بێژن جارەنووساوی کیە لەکوو دەرێ هەکە لاسا مەحەلا مربێ هەگەر ساغ بێ لەکوو دەرەیە زۆر زەلال دەبێ وەرەگرن ئەبنا نەوەکە شەرت و مەرجن ئەبناش بۆ ژینگە خۆش ببێ ئەمکار بن بە هەفتوورە گاوا با بێژن و جواتا بکەن بڕاستیانی ئەف تشت کاک مەزلوم ڕەهات نەگوتن لە پێش ئەمریکان و فەرەنسیە سێ چار خاڵ لە ژبانە دگوتن ئەفگەلێکی درست و ڕاستە ئەمێ بکەن بڕاستی پشتی وێ بدرۆ سێ ڕۆژە دزیندانکریە مە بەردان چون سربەست کردن بەردان لە قامشلۆ بەس ئەمنا زیندانکریە مە هەموو سیاسینە بڕاستی نە تهمەتێ دی بواڤەنە ئەم دخوازن زیندانی سیاسی نەمێنن لە هەرێمێ کوردی وەک چاوە ئەم دخوازن لە سووریاژی نەمێنێ خەلک ئازاد بێ بە ئاخ بێ خەلک ئازاد بێ گوتنێ خۆ بێژێ دضمن ناو دەستورە و ئەوێدە ji ber vê yekê piştî wêne gereka ئەوی تەرتیبە کربانە ناو مە و پەیەدێدا و پەیەنەکێدا جواتن چێبووبانە حتانین هاچێ نەبوویە بەرسب نەهاتیەش ئالێوان زۆر باشە کاک جەدعەگیان زۆر سپاس مەمنون بۆ وەڵامدانەوە سپاس بۆ بەشداریکردنت سلااو و ڕێز بۆ وەتەبدە بۆ میێوانێەوە و بۆ ئامادەبوونەوە برای عزیزی خۆش زۆر بەڕێز لەگەڵ بێ خواحافیز گەلێک مەمنون خواحافیز زۆر سپاس بەڕێزان ئەمە قسەکانی کاک جەدعان عەلی بوو کە نوێنەری پاڵین ئەنجومەنی ئەنەکەسێ لە کوردستان پێما بێ ئەوەی کە داخوازیەکانی ڕوون و ئاشکرا بۆ قەت عیلاقە بوو لەگە پەکەیە و هەروەها بەردانی کۆمەڵی زیندانی سیاسیە کە لە ڕۆژئاوا هەیە من پێم خۆش ئێستا بۆ گفتوگوی زیاتر مێزەکە بکەینەوە ئەم بەڕێزانی کە لێرە لە خزمەتمانان لە بەڕێز کاک حاکم شەڵەتیفۆ دەست پێ بکەم کە بەڕێزیان ئەندامی پەرلەمانی پێشۆ و کەسێکی ناسراوی هەرێمی کوردستانە و هەروەها بە حکمی ئەوەی خیبرێکی باشی هەیە لە حکومەتی عێراقا کە ئەندام پەرلەمان بۆ پێما خۆش تێڕوانی خۆمان پێ بڵێ بۆ ئەوەی بزانی کوردانی سووریا چی نەکەن بۆ هەڵانی کە ئێمە کردمان هەتا ئەوکونی ئەوان سەرکەوتوتر بن زۆر سپاس پێشیشەوە ڕێز و سڵاو دەنێرین بۆ ئەو گەنج و جوانانەی کە ئێستا سینگی خۆیان ناو بە بەر فیشەکی چەتەکان و هەروەها بەرگری لە کەرامەت و لە شەرەفی هەمومان دەکەن و ڕۆژانە خوێنیان لێ دەڕوا و شەهید دەبن سەبارەت بە ڕۆژاوا طبعا دیارە ئەهل و مەکە ئەدرا بشیعابیها وەک دەڵێن ئەمان ئەم هاوڕێیانە هەرکە و جەنەزەری خۆی تەڕح کرد و ئێمە سوودمان لێبینی بەڵام وەکو شتێک ئێمەش وەکو کوردێک وەکو هاوخەمیەک ئەوەی کە لە مێشکماندا بێ بیخێنە ڕوو جارە سەرەتا دەمانەوێت بڵین کە باشیان هێناوە ڕۆژاوا تا ئێستا بەڕاستی پێش ڕووخان سەربارەت بە پێش ڕووخان ئەو تەوازوناتەی لە بینی رووسیا و تورکیا و ئەمریکا و ڕژێم هەبوو
بەڕاستی ئەو ئیدارەکردنی ئەو سەراعاتانە لە سیاسی زۆر محەنەک دەچوون کە توانیان بەم شێوەیە لێ بێنە دەرەوە. لە دوای ڕژێم طبعاً ئێستا سراعەکە یەکلابەوەتەوە. ئەمریکا ئێمە لەگەڵ لایانی براوین. ڕاستە تورکیا بەناو مهندسی سەرەکی گۆڕانەکەی، بەڵام هێزی یەکەم لە ناوچەکە ئەمریکا و ئیسرائیلن. ئێمە خۆشبەختانە ئێستا لەگەڵ هێزی براوین. لەبەرەوە گرنگە ئەمە چۆن ئیستیغلالی بکەین، بە تایبەتی کە ئەو قسەیە بەرامبەر بە کورد دەکرێت، دەڵێن لە شەڕ ئازاین هەموو جارێک لە شەڕ کەشتێک بەدەستدێنین لە مفاوەزاتە لە دەستی دەدەین. هیوادارین سیاسیەکانمان لە ڕۆژاوا کە وەکو چۆن لە داهاتووە لەو سراع سەختەی پێش ڕووخان توانیان بەو شێوەیە بێنە دەرەوە لەمە ئێستای ئاسانتر بێنە دەرەوە، چونکە دەبێت ڕوویاکە وازەحتر بێ مەفروزە بۆ اعتیبارەیە یەکلابەوەتەوە. ئێمە بۆ ئەوەی بەڕاستی تۆزێ بتوانین دراسی بکەین لایەنە هەبێ هێزەکانی ڕۆژاوا باسکەین نقاتی قووەت لەگەڵ لایەنە ناڵین لاواز تەحەدیاتەکە. سەبارەت بە و هەروەها مەسلەی ئەو مبادرەی کە بەڕێز ئۆجالان ئایا تەنج کاریگەری دەبێ و هەروەها مەسلەی لەگەڵ جۆلانی چ بکرێت تاوەکو حکومەتی هەمیشەیی دروست دەبێت. طبعاً دیارە سەبارەت بە لایەنە بەهێزەکان وەکوتم پێم وایە ئێستا لە ناو سووریا بەهێزترین و منەظەمترین هێزی سووریا دیموکرات، هێزی قەسەدێ. و من لێرە کە باسی قەسەداکەم وەکو لایەنداری نایکەم، حەقی پێدەم نییە. قەسەدا وەکو هێزێکی سوپای ڕزگاری نیشتیمانی باسی یەکەین کە وەکوی هەموو کوردە. ڕاستە لەوانەیە پاڵپشتی سیاسی هەبێ، بەڵام لەم قۆناغی شۆڕەشەوایە. لەبەرەوە ئەمە بۆ لایەنگری نیە بۆ پەیەدەیان بۆ ئەنە کەسە. قەسەدە پێم وایە بە وەکو سوپایەکی ڕزگاری نیشتیمانی سەیریکەین کە بەڕاستی لەوێدا کاریگەریەکانی بۆ هەمومان گرنگە. و ئێستاش کە کورد بۆ بەڕقم لە سای هێزی عسکەریەکەوێتی. ئەگەر ئەو هێزە نەبووە بەڕاستی ئێستا ئەوانە مەژ دەکەوتنە بن دەست و پێ وەکو عەلەویەکان وەکو دروزەکان وەکو ئەوانە. ئێستا کە ڕۆژاوا خاڵی بەهێزە غەرب و شەرق حسابی لەسەر دەکەن، تورکیا لی تۆقیوە هێزە منەظەمەکەیەتی. ئەمە لایەکە بێ مەسلەی ئەو بوونی هێزە تۆکمەیە ئەوە یەکێکە لە خاڵە لاوەزەکان. دووەم ئەوەی سەر بە لایانی براوین، سەر بە ئەمریکاین، سەر بە یان لەگەڵ ئیسرائیلا بینمان خۆشە. ئێستا ویلایەتە ئیسرائیل ئەوە نەماوە بڵێ عەیب بێ، بڵێ عیلاقەتی لەگەڵا بەستم، یعنی بەڕاستی هەمووی مزایەداتە. جاران ئێران شەڕی دژایەتی ئیسرائیلی دەکرد بۆی عەتفی موسڵمانەکان و عەرەبەکان بەدەست بێنێ. ئێستا لەم ڕۆ عەکس دەبێتەوە. تورکیا ئێستا تەماعی هەیە لەبەرەوەی هێزەکانی ناو تورکیا سەر بەون. لەمەدا تەسەورەکەم دوای ماوەیەکان جا تورکیا ئەمە بەکاربێنێ و ئێران بچێتە بەرەکەی ترەوە. لەبەرەوە ئیسرائیل عەقلی ئەمریکایە. ئەگەر بتوێت لە ئەمریکا تێت بگەن دەبێت لە ئیسرائیل بچیتە ناو عەقلی ئیسرائیل و بچیتە ناو ئیسرائیل بۆی عەقلی ئەمریکات پێک بۆ قەنەعات بکرێ. یعنی ئەمەش بەڕاستی بەڕای من یەکێکە لە خاڵە بەهێزەکان. خاڵی طبعاً تر خاڵێکی تر کە گرنگە ئێمە سوودی لەبین ئەو سراعی ئێستا هەیە لە ناو سووریادا. ئەنی ئێستا 4 جۆر سراع هەیە لە ناو سووریادا. ئەگە هەر باسی هێزە لۆکاڵیەکان نەکەین، محەممەد شەرع و ئەوانە دامن هێنراون. بەس ئێمە تورکیامان هەیە، ئەمریکامان هەیە، لە وڵاتە عەرەبیەکانمان هەن لەگەڵ ئیسرائیل. ئێمە لە سییانیاندا کێشەمان نییە تقریبا. لەگەڵ سعودی و ئیمارات تقریبا لەگەڵ کووردا لەوانەیە بتوانین تەفاهومات هەبێ، لەگەڵ ئیسرائیل بە هەمان شێوە، لەگەڵ ئەمریکاش. ئێمە تاقە کێشەی مشکلە سار تورکیایە. چۆن بتوانین ئەو عیلاقاتانە بەکاربێنین بۆ ئەوەی تورکیا تەحجیم بکرێت. ئەکی تورکیا وڵاتێکی گەورەیە زلهێزە، بتوانی ئەمە بەکاربێنی. بۆیە بەڕای من وەختی ئەوە هاتووە مەسەلەن داواکردنی عیلاقات لەگەڵ ئیسرائیل و لەگەڵ ئەوانە شەرم نەبێت، چونکە هیچ کەس پێی شەرم نییە. نەک شەرم نیە، ضرورەتە، نەک هەر ضرورەتیشە بەڕاستی. یعنی ئێستا ئەو وڵاتێکە ئینسپات بوو کە ئەو وڵاتە ئەوە نییە کە دژایەتی بکەن بە مەبدەئی. دژایەتی دەکرێت بۆ مەبەستی سیاسی. کە ئێستا هەر جۆلانی کاتە سەر حکم یەکەم پەیامی ناردووتی کە ئێمە سرامان لەگەڵ ئیسرائیل نییە. ئێران لەم دووە دەگۆڕێت، تورکیا لەم دووە بەعکسەوە دەگۆڕێت. تورکیا تەموحی هەیە لە ئەنقەرە مزاهرە دەکەن، کوڕەکەی ئەردۆغان دەڵێ دەبێت بڕۆین بۆ غەزە و ڕزگاری ئەوشتانە بکەین. بەڵام بەڕاستی هەندێک خاڵی لاوازیشمان هەن کە نابێ بیان شارینەوە. خاڵی لاوازەکان هەندێشتن بەڕاستی. یەکەم یعنی خاڵە لاوازەکان یەکەم دژایەتی خۆخۆری خۆمان. نی بەداخەوە ئەم دەردە کووردە
مامۆستا جەدعان وتی هەلیوە 100 ساڵ علی شەروتی ئەم هەلە لە دەست 100 ساڵە دەستمان نەکەوتەوە بە 100 ساڵێکە دەستمان ناکەوێت مناڵم خوا نەخواستە ئەم جارە لە دەست بێ هەر دەستمان ناکەوێت چکە بەڕاستی هەمووان تووشی بێئومیدی دەبین یعنی ئەم خۆخۆریە ئەم دژایەت یعنی خۆمان خەریکە بین بە ڕقمێک دژایەتی یەک دەکەین چێ ناو هێزەکانی ناو ڕۆژاوا چێ بەدایبەتی ئێستا سێرەکە لە باشووردا خەم نییە یعنی ئێمە هەڵمەتێکمان کرد بۆ کۆمەکردنی ڕۆژاوا بە نەک بۆ سلایانە سیاسەکەی بوو ئەو ژن و منداڵە نەیکە ئێستا لە عەفرین و لە شەهبا ئاوارە بوون دوو جار ئاوارە بوون ینی لە سەرمایە بەتانیان نیشتیان نیسبەتێکی زۆر ئەوە نێ باسی بکەی خەڵکە لە بەرەوەی تۆزە بێزار بوون لەسای ئەم وەزعی کە هەیە ئەمە لایەک لایەکی تریش بەڕاستی طبعاً هیوادارین باشوور لە باشوور بە تایبەتی کە ئێستا باشوور ڕقمێکە بتوانێت درێک بەوە بکە ئەگەر لە ناوچین هەمومان لە ناو دەچین باهینی ئەمارەتەکان دووبارە نەکەینەوە کاتی خۆی ئەم ئەمارەتیان کردو بەس دژی ئەو ئەمارەتە دوای هەموو ئەمارەتەکان نەماون بەڵام دوژمنەکان ماونەوە ئێمەش بەڕاستی ئەگەر ئاوە بە بچووکی و بە تەرسک بینی بڕوانین لە ناو دەچین و سبەینێ ئەمان نامێنین بەڵام دوژمنەکان هەر دەمێننەوە جا لەبەرەوە گرنگ نییە لە ڕۆژاوا لە ڕووی سیاسیەوە لەگەڵمەیان لەگەڵم نیە گرنگ دەبێت دوور بڕوانین کە بڵین سەرکەوتنی لەوێ بۆ کورد لەوێ بۆ هەمومانە دوێنێ ئەو مبادرەیە هەبوو هیوادارم ئەم مبادرەی کە باشوورەوە چووە ببێتە هۆی ئەوەی یەک ڕیزی لە ناو خۆدا دووەم بەڕاستی خاڵی لاواز کە هەر لە باشوور هەیە ناوچێکی نەرمە یعنی ناوچەکەی کە بەدەست ڕۆژاواوەیە هەمووی هەر کورد نییە ینی عەرەبی تایە بەتایبەتی عەرەبی تایە و مەسیحی تایە مەسیحەکان لەوانێ باشتر بن بەڵام ئەکید ئێستا لایەنە شۆڤێنیەکان تورک یاری لەسەر هەستینەتەوەی عەرەبەکان دەکەن کە ئێوە داگیر کراون خۆمان ڕۆژانە لە سۆشیال میدیا و لە هینەوە دەیبینین یعنی چۆن بتوانین ئێمە نەیەڵین ئەوە بترازێەوە بەتایبەتیش مەسەلەی منبەج کە ئێستا منبەج بڵین چەتەکان داگیریان کردووە ڕۆژانە ئەمن و ئیستیقراری تیا زۆر خراپەوە دزی و ئەوانەی تیا دەکرێەوە چەندی جان مزاهرەیان کردو کە دەڵێ نەجاتمان بدەن ئەم وێنەیە بگاتە تەبقە و ڕەبقە و ڕقە و حەسەکە کە ئەگەر ئەوانەی داوای ئەوە دەکەن وەکو من بستان لە دێسا من بەس بەشیمان بوونەوە لەبەرەوە ئەمەش لانی تر بە خەدەمات یعنی خەدەمات و خۆتان دەزان ئیمکانیات ئیدارە ئەمان حکومڕانیش دەکەن هەر شەڕ ناکەن جگە لەوەی شەڕ پارەی زۆری دەوێ ئیمکاناتی زۆری دەوێ ئەن خۆشان ئیمکانەتەن محدودە کە ئیمکاناتیشان محدودە طبعاً تۆ حکومڕانیش دەبێت بکە حکومڕانی ئاوت دەوێت خەدەماتت دەوێت موچەت دەوێت ئێستا بەتایبەتی کە ئیداراتی سووریا کشاوەتەوە نەماوە چەندین مۆزەفەیە موچەی نییە بانقەکان داخراون مەکتەبەکان کێشەی مەکتەب هەیە ئایا ئەو مەکتەبانەی سەر بە حکومەتن و تا ئێستا ڕێککەوتن نەکراوە لەگەڵ هین ئەمانە بەڕاستی نوقاتن و لایەکی تریش بەڕاستی هەرچەندە تا ئێستا لە شەڕدابوون بەڵام لایەکی تریش کرانەوەی زیاتری ئازادیەکانیانی بەڕاستی گرنگدان بە ئازادیەکان ببوورە ئوستاز دوو نقطە ماوە ئەگەر بتوانم حەوت دەقیقەتەوە بوو نەوەڵا ئێستا پێنج ئەوستە لە دووە دەسم پێگرام گرتە بوو فێڵم لێمەگار ساز بۆی فکرەکە بگەێنم تەمەن خاڵێکی ترکە من دوو خاڵی تر باسەکەم و تاو خاڵێکیان بن هیوادارم ئەو مبادرەی کە لە تورکیا لەسەر دەستی تەجارە یەکەم دەبێ ئێمە اعتراف فەزڵی پەکەکە بکەین بۆ ئەو دۆهەکە لە ڕۆژاوایە ئەگەر پەکەکە نەبووە ئەو هێزە دروست نەدەبوو بڕاستی لەو قۆناغە سەختەیە بە پیرەوە چوون و دروستکردنی یەکینەکانی پاراستنی گەل یعنی ئەوە بە هەموو کەس نەدەکرا بە دوعا و بە نوشتە نەدەکرا بەڵام لەگەڵ ئەوەشدا کە ئێستا اون بادرە هەیە هیوادارین ئەمە بەرەو ئاشتی ڕاستەقینە سەر بگرێ بەڵام هیوادارین تەسیری سلبی نەبێت لەسەر ڕۆژاوا یعنی گرنگە بەڕاستی ڕێبەرانی پەکەکە بڵێن عەبدوڵڵا وەجالان ڕابەراپۆ نابێت لە زیندانە هیچ مبادرەیەکە دەبێت دەرەوە ماوەیەک لە دەرەوە بێ کاتی خۆی کە هاتن ویستیان مفاوزات لەگەڵ ماندێلا بکەن و تیکا کە خەڵکی ئەسیر مفاوزاتی لەگەڵا ناکرێت دەبێت نەکەر بێتە دەرەوە دەبێت ماوەیەکیش لە ناو خەڵکا بێ و خەڵک ببینێ ماوەی 3 مانگ ساڵێک بۆی خۆی ڕوئیا دروستکرا نەک ئەوەی کە پێی دەوترێت لە ناو سجنە ولا هەمووشی گرنگتر ئەگەر مبادرەکە بە شێوەیەک و بە چەکدانان دەبێت جا بکرێتەوە بینی ڕۆژاوا و بینی باکوور چونکە زۆر گرنگە عەقائیدیەن دەرهێنانی ئەم لایەنە شەرعیەتە لەسەر دەستی ڕێبەرێکی ئاوامەزن کاریگەری دەبێت بۆ سەر مۆراڵی شەڕڤانان ئاخر شت بۆ مەسەلەی چی بکرێت لەگەڵ محەممەد جەلانی محەممەد جەلانی تەمەن ئێستا زەعیفە ئەو کینەی نییە ئەوەی تا قەپاڵ ئەوەی کە پشتی پێ بەستێ سەبارەت بە کورد ناڵم سەبارەت بۆی کورد تورکیایە علاقەت لەگەڵ عەرەبیوانە هەیە بەس ئەوەی کە ئێمە لێ بترسین ئێمە بەڕاستی دوو داواکاری گرنگکە ئەگە بتوانین لەم حکوومەتی مۆقەتە بیکەین بیان بۆ مامچێتە سەر یەکەم داواکارە ئانیەکان مەسەلەن جێڕانەوەی ئیدارانی ڕێکەوتن لەسەر ئیدارات و موچە خوێندن ئەمە گرنگە تۆ چکە دەبێت تا سەر بەوانی سیغەیەکی بۆ بدۆزیتەوە
مەسلەی ئەوەی ئایا ئەمی دارەتانی کە سەحبیان کردە ئەو مۆزەفانە موچیان چۆن دەدرێ هەروەها مەسلەی خوێندن تەربیە و تعلیم دەوام چۆن دەکرێتەوە چۆن ناکرێتەوە ئەمە شتی ئانین و پێشم وای ئیدارین زۆر سیاسی نین لەوانەیە ڕێک دووەم دامپیاناتی دیفاکتۆیی یعنی ئێمە کاتی خۆی لە باشوور کاتی خۆی کە بەیانی 11,000 دەرچوو هەرو بەیانی 11,000 بوو بە ئاساسی قانونی کە دوای بوو بە دەستور و بوو بە فیدرالی و بوو بە هەموو شتێک ئێستا ئەو لە پێم وایە لە زەعیفترین حاڵەتیاندا کە ئێستا ئەم سەردەمەیە ئەگەر ڕۆژاوا بتوانێ ئیعترافێک بە ئیدارەی ذاتی بکە ناو گرنگ نییە فیدرالیە لا مەرکەزیە ئیعتراف بەم ئیدارەی ینی بە زەخت و فشاری ئەمریکا بێ پێم وایە ئەمە دەبێتە بنەمایەک بۆ هەر داڕشتێکی دەستوری لە داهاتوە زۆر سپاس دەست خۆش بگە هەنگە زۆر سپاس وڵا کاکتۆر سەلام بەڕێستم بە حکمیەوەی کە شارەزان لەوەی کە پەکەکەیە کە وەک هێزێکی چەگاری لە کوردستانی باکوور و باشوور چالەکێکی زۆریان هەبووە ئایا ئەکرێ بتوانین بڵین پەکەکە ئەتوانێت دەستبەرداری ڕۆژ ئاوا بێت وەکەوەی کە ئێستا بۆتە مەرجێکی پێشوەختە تقریبا لەلایەن تورکیاوە ئەگەر ئەمە بەو شێوە باس بکەین سپاس دەکەم ئەگەر بە کورتی وەڵامان بێتەوە 5 دقەیەک زۆر سپاس سەرەتا بەنای خۆی گەورە میهرەبان سپاس و ڕێز بۆ بەڕێستان و خۆشحاڵم لەگەڵ میوانە بەڕێزانە لێرین لەسەر بابەتێکی گرنگ قسەکەین ئەلبەت بەرلوی من وەڵامی پرسیارەکەم و بە خێرایی کۆمەڵێک بربەست حەزەکەم ئاماژەی پێ بم لە بەردەم چارەسەری پرسی کوردایە لە سووریا بە تایبەتی دوای ڕوخانی ئەسەد بەڕێز کاک شێخ ئاماژەی بە بەشێک لەو خاڵانەیە من لەسەر هەندێکیانەوەسم جگە لە هۆکاری ناوخۆیەکە دروشمی جارە دروشمی سیاسی دەوڵەتی سووریایە ئەگەر سووریا بڕیار بێ دەوڵەتێکی سووری عەربی بێ پێگەی کوردەکەوێتە کوێی ئایندەی ئەم دەوڵەتەوە کە ئێمە لە کۆبوونەوەی سعودیایە لە بەردەمی ئەحمەد شەیبانی هەمان تابلۆی پێشووی هینمان بینیەوە ئەمە بۆ خۆی پرسیارە لەبەرەوەی هێشتا بە بڕوای من ئەو نەزرە ناوەندگەرایی هێشتا لای ئینسانی عەرەب تا لای فارس لای تورکیش نەڕەویێتەوە کە تۆ چۆن ئەڕوانی تەنەتەوەکانی تر لەگەڵ تا ئەژین لە چوارچێوەیە بۆی ئەگەر سووریای نوێ لەسەر ئەم دیدا مامەڵە بکە بە بڕوای من ڕەنگە پرسی چارەسەری کورد قورس بێ هەتا یەکێک لە هەواجسەکانی تورکیا گۆڕینی و دروشمەیە کە ڕەنگە گوشارێکی زۆر لەسەر ئەحمەد شەرعەوانە بکەن کە ئەو دروشمە نەگۆڕێ لەبەرەوە ئەو دروشمە نەوعەنما زۆرێک لە گرنگیکردنی دەسەبەرکردنی سیاسەتەکانی تورکیا شەیە کە سووریا گەر وڵاتێکی عەرەبی بێ و کاتە شتێک بۆ پرسی کورد نابێ ئەمە خاڵێکی تر بەڕاستی ناڕوونی ئەجەندەی نێودەوڵەتیە بۆ چارەسەری پرسی مەسەن ئەو کێشانەی لە سووریای نوێیە ئایا سووریا چۆن بنیاد نەدرێت و سیستەمی سیاسیەکەی سیستەمێکی مرکزی ئەبێ سیستەمێک ئەبێ فیدرالی ئەبێ مەسەلەن ئایا ئەمەش تاوەکو ئێستا ئەگەر سیر بکەین تورکیا تا ڕادەیەک جوڵێنەری بەشێکی زۆر لەو چارەسەرانەیە بە ئاراستەی بەرژەوەندەکانی خۆیان ئەلبەت بە ئاراستەی بەرژەوەندەکانی خۆشیە ئەوەیە کە کورد لە داهاتوی سووریایە هیچ جۆرە ئایندەیەکی نابێ ئەوەی کە تورکیا مامەڵاکە وە کێشەیەکی سەرەکی تریژەوەیە بەڕێزان ئێمە تورکیا لە یەک کاتە ئەوێ سووریایەک بێتدا بمزرێتەوە سەقامگیر بێ لە هەمان کاتی شاخۆی فاکتەری نائارامیە بۆچی فاکتەری نائارامیە و ئەوێ ئەو دەسەڵاتە و ئێستاش سووریا بەڕاستی کۆڵۆنیەکی تورکیایە بە تاموچێژی ویلایەتێکی عوسمانی ئێمە ئەزانین دیارە ئەحمەد شەرعەوانە هەموو تورکیا داعمی کردن و ئەوان هەر لە یەکەم ساتە وەختیشەوە لە بنیادنانی فڕۆکەخانەکانە و هەتا سەردانی وەزیرەکان و ئێستش ئامادەکاری کرێبووی ڕەجەب تایب ئەردۆگان سەردانی ئەوێ بکە ئەمە هەموو ئاماژەی ڕوونە و تقریبا تورکیا مشکلەیەکی گەورەیە لە ناو سووریایە ڕاستە مەسەلەن پێویستە کە سووریا دامزرێتەوە بەرژەوەندەکانی تورکیا لە پێشاو بگیرێ بەڵام ئەو بێبەشکردنی هەر پێکاتێکی سەرەکی لە ناو مجتەمەعی سووریا لە کۆمەلگەی سووریا لە داهاتوە کە بەتایبەتی کووردە نارامی دروستەکە لەبەرەوە کورد لە ئێستاە لە دوای ڕوخانی بەشار ئەسەدەوە دەسەبەربوونی مافەکانی کورد دەسەبەربوونی سووریایەکی بەهێزە و پەراوێز خستنی مافی کوردیش خاڵی گرژی و تەوەتورە لە ئایندەی سووریا لەبەرەوە ئێستاش لە دوای ڕوخانی بەشار ئەسەدەوە بەشێکی زۆر لە ئەجەندا و لە ئاسایشی ئیسرائیل و بەرژەوەندەکانی ئەمریکا و وڵاتانی ئەوروپا پەیوەستە بە کارتی کوردیەوە لە ناو سووریا ئەوەش خاڵێکی تر بەڕاستی بوونی گروپە چەکدارەکانە بەڕێزان ئێمە ئەزانین بەشمارێکی زۆر لە گروپە چەکدارەکانی بڵین لە ناو دەستەی تەحریری شام و لاوانی کا هەیە ئەمانە دیدێکی جیهادی سەلەفیان هەیە و ئەمە هەتا ئەحمەد شەرعیش هەندێک زۆر جوڵەناکە ناتوانێت
و ئێستا دانانی بەشێکی زۆر لەو کارکتەرانە کە بەرزکردنی پلەکانیان پێش هەڵوەشانەوەیان لە ناو دام و دەستگاکانی وەزارەتی بەرگری و دانانی کارکتەرەکانی نزیکی خۆی ئەمەش بۆ خۆی کێشەیەکی ترە. ئایا مثلەن ئەمانە کاریگەریان لەسەر بڕیاری سیاسی سووریای نوێ چییە بێ؟ و بەشێکی تریشی ئەو چاوپێکەوتنەکەی بەڕێز ئەحمەد شەرع لە کەناڵی حەدەث کە یەکەم پێی وتین کە تا 4 ساڵێکی هەڵبژاردن ناکرێ ئەو حاکم و فەرمانڕەوا بێ و دەستوریش تا 3 ساڵێکە نانووسرێتەوە. جا پرسیارەکەی ئایا ئەو بە چ شەرعێتێک حکومڕانی سووریاکە و لە سەر مافینەتەوەکانی تر بە هەموو پێکاتەکانی تریشەوە بە ئایا کەمایەتی ئاینەکانیشەوە قسەکە کامانە هەمی کێشن لە بەردەم چارەسەری پرسی کوردە. بەشێکی تریشی بەڕاستی وەک کاک دکتۆری ژامەشی پێدا ناکۆچی کوردەوە هێشتا یەک نەبوونی گوتاری سیاسی کوردیە لە بەرامبەر مافەکانی و ئەو دۆخی هاتووەتە ئاراوە ئەخوازێ کە کورد بتوانێت ئەو جیاوازیانە تێپەڕێنێ و بتوانێت بە شێوەیەکی گوتارێکی سیاسی یەکگرتو و دەستنیشانکردنی ئەوەی چیوێ ئەوەشی کە سابارەت بە پەکەکەی بەشێکیشی بەڕاستی هێشتا بە بڕای ئێمە کوردی بڵێن هەسەدەکە لەوێ ئێستا هێشتا لەژێر بڕیاری سیاسی قەندیل ناتۆتە دەرەوە. ئەوەش پێویستە ینی چارەسەرێکی بۆ بدۆزرێتەوە لەبەری ئەو دۆخی کە هاتوۆتە ئاراوە. ئێمە ئەزانین کە ئەمریکا کە تەعامل لەگەڵ هەسەدەکە ئەزانێ بناغە سەرێکیەکەی هەر پەکەکەیە و چۆن ئەحمەد شەرع بناغە سەرێکیەکەی کە لە قاعیدەواتۆ بۆ داعشەوانە دیارە. بەڵام ئەوەیە کە ئێستا بێ پانتاییەک جێ بهێڵدرێ بۆ کورد لە سووریایە کە خۆی بتوانێت بڕیار لە چارەسەر بوونی کێشەکانی خۆی بدا و بە بڕای ئێمە ئەوەش یەکێکی ترێ لە کێشەکانی ینی هەژمونی بڕیاری قەندیل و پەکەکە بەسەر هەر جۆرە بڕیارێکی ئایندەی هەر هەنگاوێکی ئایندەی کورد لە سووریایە ڕەنگە گرفت دروست بکات لە و ناتوانانی ئەو کێشەی کورد چارەسەر ببێت. بە تایبەتیش بەڕێزان من حەزەکەم ئاماژە بۆ بدەم کە ئێمە ئێستا لە بەردەم دۆخێکداین ئەو دۆخی کە لە سووریا هەیە یعنی بەشێک لە تێڕوانین و ناتوانم بڵێم ئەجەندای ئاشکرا ئەجەندای شاراوەی ئەمریکا و ئیسرائیلوانش بە بڕای ئێمە ئەوەیە کە خۆیان جارێک هەر لە دوای بەهاری عەربی هەتا هەر لە دوای 11 سپتەمبەرەوە من راپۆرتێکی FBI خوێندەوە لە ڕۆژنامەی کوردستان نوێ تەرجەمە کرابوو کە لە دوای ڕووداوەکانی 11 سپتەمبەر کە ئەبێ بەشێکی زۆر لە هەیە پارت و ڕێکخراوی سیاسی و وڵاتانی جیهانی ئیسلامی نمێنن جایتر نەمانەکە وحدەی سیاسیانە شانوشکۆیان ئەگەر تێبینی بکەن لە دوایەوە ئەفغانستان نەماوە پاکستان هەیبەتی نەماوە میسر هەیبەتی نەماوە سووریا وحدەی نەما لیبیا نەما تونس نەما جەزائیر نەما یەمەن نەما پرسیارەکە ئەوەیە ئایا ئێمە کە باز لە دامەزرانەوەی سووریایکی نوێیەکەن ئایا ئەجەندەی ئەم ئەمریکا و ئیسرائیل کە ئەوانە کارکتەری سەرەکین ئێستا ئایا ئەوان ئەیانەوێت سووریایەک دابمەزرێتەوە بۆ شێوەیە کە ئێمە ئەزانین بەشێکی زۆریش لەو دەوڵەتانەی کە کوردی بەسەردا بەشکراوە سووریا و عێراق ئەوە نەماون داهین دابەشبوونی جوورائینە وحدەی جوگرافیان نەماوە ئایا ئێران و تورکیاش ناکەونە بەردەم ئەوە و ئێستاش ئەو هەوڵی کە لە تورکیا هەیە بەرگرتنە بە ئەوەی کە ئەو ڕووداوانە بگاتەوە ناو تورکیا پێش ئەوە حتا یعنی پێشەوەی کە بگاتە سووریا و سووریا بڕوخێ پێشبینیان کردبووە تا بەشێکی زۆر لە ڕۆژنامەکانی ئاکوارتی و ئەوانە لەگەڵ ماپەیە باسییان لەوە کردووە کە ئامانجی ئەمریکا و خۆراوە تێکدانی یەکپارچەیی و سەقامگیری تورکیاشە. ئەخیر سەرنجی منەوە بۆ ئەوانیش جارێک نایەنەوێت سووریا بەو تایپە دابمەزرێتەوە و ئیسرائیلیش کە دوایین هەوڵی ئەوەیە خۆتان نەزانن لە مەنتیقەکانی خۆنەیترە و دەرعا و بەرزایەکانی جۆلانی هەرزوو گرتووە و جەبەل شێخۆوانش بەم دوایانە ینی دوایین ئەو زانیارە باسی لەکەن ئەوێ ناوچەیەکی ئاسایشی پشتێنەیەک یا ناوچەیەک دروستکە 15 کیلومتر کە ئەتوانێت لە ڕووی سیغباراتی بگاتە ناو فڕۆکەخانی دیمەشقیش. بۆیە بە بڕای ئێمە ئایندەی کورد ئایندەیەکی باشە بێ بەڵام بەو پرنسیب و بنەمایانەی یا بۆ ئەجندەیەکی کە باسمان لێکرد بەڵام ئەمانە بۆ خۆیان کۆمەڵێک گرفتی گەورەن جار هەر لە بەردەم سووریا و لە بەردەم کوردیشا و پێشوانیە پەکەکە جارە لەم قۆناغە دەست لە هەسەدە هەڵبگرێ لەبەر ئەوەی قۆناغەکەی هێشتا هیچ جۆرە دڵنیایەکی تیانێ جۆرە زەمانەت و گرنتیەکی تیانە و ئەزمونونەکانی ئێمە لە باشووری کوردستان و عێراق کە هەموو ئەو سیستەمانە و ئینانی کە ڕووخاون و ئێمە لە قۆناغی لاوازیا گفتوگویان کردو لە قۆناغی بەهێزیا پێم وایە بۆ دەستەی تەحریری شامیش هەمان شتە لەبەرۆی ڕوویا ناوەندگەرایەکە هێشتا نەگۆڕاوە. زۆر سپاس دێمە خزمەت بەڕێستان بەس بە کومنتیوان جوور بگرم
کاکتۆر جەلاجیان پێم خۆشە بەڕێزت بە حکمەوەی کە شارەزای لە تیۆریەکانی ئەوکە پێوێتێ پۆست کۆنفلیکت سوسایەتی ئەگەر بتوانین ئەوە سووریا کەوتۆتە ئەو قۆناغەوە چۆن کورد بتوانێت ئەو ڕۆڵە ببینێ کە لەم ئەم هەلە بقۆزێتەوە کاتۆتە بەردەمی سپاس دەکەم ئەگەر بۆ 5 دقە بۆ 6 دقە کۆمیتی خۆتمان پێ بڵێت لەو خاڵە هێزانەی کە هەیە کاکتۆر ئاماژەی بەندێکیان کرد زیاتر ئەکتەرە نێودەوڵەتەکان بوون کاکرێمە ئیسفادەیان لێ بکەین لە سووریا بەڵام ڕای من کۆمەڵی خاڵی بەهێزترمان هەیە بە مەسەلەیەوەی کە ئێستا فرات بۆ خۆی لە ژێرسایی ئێمە وەکو کورد لەوێ ئەمە خاڵێکی گرنگە تۆ دەست بەسەر فراتا بگری بەسەر بیرنەوتەکانە ئەمە خاڵێکی هێزە سنوورت بە هەرێمی کوردستانەوە بێت بەشێکی زۆری ئەمەش خاڵێکی هێزە ڕاستیەکەی و ئەکرێ بۆ نمونە ئێمە وا نەزانین کاو هێزانەی تر لەمە ڕاستە وەکو کورد تا ڕادەیەک پارچە پارچەیە و بەداخەوە کامەژ وایە بەڵام هێزەکانی تریژێک پارچە نین کە ئامەژەکرێ خاڵێکی هێز بێ بۆ کورد یعنی لەم ماوەیە بەیاننامەیەک دەرچوو دژی ئەحمەد شەرە کە هەر لە برادەرەکانی خۆیەوە دەرچوو بوو لۆمایانە کرد لەسەرەوەی کە بووین باخی لە مل کردووە بۆتە بەشێک لە ئەجەنداکای دەرەوە ئەمەش تەبەن بۆ ئەو خەڵەتی ئینێکی گەورەیە ینی مشکلەیەکی گەورەیە کاکرێ خاڵی هێز بێ بۆ کورد لێرە و کۆمەڵێک بابەتی تریشەیە کاکرێ خاڵی هێز بن ئێمە من پێم وایە بە بۆچوونی خۆم ئەگەر تەجروبەی عێراقی لە بەرچاو بگرین کاتی خۆی غازی عەجێلیاوەر مدەیەکی کەم کردیان بە سەرۆک ینی سەرۆکی وڵات تەنها بۆەوەی کە قۆناغەکەی پێبەڕێکن بە تەسەوری من ئەحمەد شەرەیش لەوە زیاتر نابێ قۆناغی ئەم کاتی سووریا ڕەنگە پێبەڕێکن تا ماوەیەک و دواتریش تەرازوی هێز و بەهێزی لایەنەکان سیاست و ئەوە دیاریەکە لە ناو سووریایە ئێمە خاڵی لاوازمان ڕەنگە هەرەوە بکە باس کرا مەسلەی پارچە پارچەبوونی کورد ئەمە خاڵێکی زۆر خراپە بەداخەوە و خاڵێکی لاوازیشمانەوە بێت کە ئەجەندای سووریا دەرەوە دیاریەکات زۆرتر لە ناوە نیمانە ناوە مڕاستی منە و پرسیارە بۆ خۆم بەدوایە گەڕام ئایا پێگەی هەریەکێک لەو هێزە سیاسیانە چەندێکە لە قەزیەی بڕیاردان لەسەر داهاتووی سووریا ئایا بەڕاز ئەحمەد شەرع و تەیارەکەی دەسەڵاتیان هەیە لە بڕیاردان لە داهاتووی سووریایان هێزەکانی دەرەوە نەمە دیاریەکەن بە گەڕانەوە بە تەجروبەی عێراقی بە شێوازێکی سادا کاتی خۆی ئەوانەی کە نووسراوە لەسەرەوە بابەتانە و بەشێکیان من بخۆم بینی من ئەوانەی کە لە پرۆسی سیاسی عێراقا بوون ئەمریکا باڵا دەست بۆ لەو بابەتەیە جار بۆ جاریش ئەجەندای ئێرانی لە ڕێگای شیعەکانەوە هاتۆتەوە ناوەوە ئێمە گرنگە وەکو کورد بزانین بەڕاستی دەسەڵاتی بڕیاردان بە پرسنتج ینی بە سایچەنی لای چێ و سایچەنی لای چێت ئەمە زۆر زۆر گرنگە ئەمە ئەگەر بزانێت توانی یاریەکە بە باشی بکەیت بەڵام حتمما ئەوەی کە گرنگ بوو حەزم کرد بەشداری ینی باسی بکەمەوە لێرەیە مەسلەی دەستور وتراوە بۆ نمونە 3 ساڵی ترە نووسێ بەڵام بڕاستی ئەمە وەکو کورد لێرەش یەک مشکلێکمانەیە بەردەوام قەت ئامادە نەبووین بۆ داهاتوو من حەزەکەم ئەمە هێزە کوردیەکان لێرن لە ئێستاوە پرۆژەی دەستورمان هەبێت بۆنا ینی با مناقەشەی وردی لەسەر بکرێ با خەڵکتیا بەشدار بێ با لە کەناڵی عەلامەکانی ڕۆژئاوایە بەردەوام جەخت لەسەرەوە بکرێتەوە ئێمە چ جۆرە دەستورێکمانەوێ ئەبێ خەڵک ئامادە بکرێ بۆ قەزیەی دەستور یەکێک لەو مشکلانەی دەستوری عێراقیەوە بووکە لە ماوەی 2 مانگە کوڵانیان و ینی کەس نەیزانی چۆن هات و چۆن ڕۆی و ئێستا ژەبینی گرفتی دنیای تایە ینی لە 2006 دەستور بابڵن هاتە جێبەجێکردنەوە لە 89 تعدیلیان بۆ ئامادە کردووە ینی چۆن تعدیل بکرێ ئێمە وەکو کورد دەبێ پێشدەستە بکەین پێش دەستە مە خۆمان ئامادەکەین بەڕاستی بۆ بابەتە گرنگە ئەنجا لە دەستورە تاوان تۆ کۆمەڵک شتی زۆر هەیە و کاک حاکم زۆر شارەزا بێ لەوەیە منیش بخۆم دیراسەم کردو زۆر بابەت هەیە بێ لە ئێستاوە خۆتی بۆ ئامادەکەی زۆر جار یەک وشەیەک لە دەستورا کۆمەڵشتت بۆ گۆڕە ناکرێ هێزە کوردەکان بە پارچە پەرجبوونی خۆیان خەریکی پارچە پارچەی خۆیان بن و خەریکیەوە نەبن ڕۆیایەکی هاوبەشمان هەبێ بۆ داهاتووی کوردستانی سووریا باوەی کە لە هەرێمی کوردستانە هەیە بۆچی دووبارە بێتەوە لە کاتێکا تۆ تەجروبەیەک لە بەردەم تا سەیریکەی و دەرسی لێ وەربگری خاڵێکە من حەزم کرد ڕەنگە لەوێش باش بە ئیشی لەسەر بکەن ئێمە لە عێراقا ڕێشەکێشی بەعسمان هەیە ینی وەکەوەی پەیامێگەین بە خەڵکی خۆمان کە ئیتر بەعس لێرەیە کۆتایی هات ئەمە پەیامێکی زۆر زۆر گرنگە بەڵام تا ئێستا نازام چەندێک لای ئێوە باز لەوە کراوەکە لە داهاتووی سووریایە شتێکە بێ ناوی ڕێشەکێشی بەعس ڕەنگە بە ستایلێکی جیاواز لەمەی ئێستا ئێمە هەمانە بەڵام ئەبێ ئەو پەیامە بین بە خەڵکی خۆمان کە ئیتر بەعس تەواو بوو لە وڵاتەیە وەکو فکر وەکو ممارەسە وەکووە مشتێک و ڕەنگە ئێمە پێویستمان بابەتێکی تریش بێ لەویە ئێمە هەندێک هێزی تیرۆریستیمان هەیە کە خەڵکیان کوشتووە ئازاری خەڵکیان ناوە تاوانەکانیان شتێکی وا کەمتر نەبووە لەوەی کە حکومەتی سووریا کردوێتی ئایا بەڕاست پێویستمان بەوەنی ئەوانش ڕێشەکێش بیان گرێتەوە و جەخت لەوە بکەینەوە کە ئەو هێزانەی هێزی دەرەکین بەڕاستی لە ئەحمەد شەرعەوەوان پێم وایە زۆر هێزی دەرەکیان لەگەڵا قەفقازیە چیچانیە ینی ئەمانە بکرێنە دەرەوەی سووریا
چکاوانە گەل لە مفاوەزات تا بەشداری بکەن مشکلەیەکی گەورەیە ڕاستیەکەی. من یەک دایمەنەوە پرسیارم لایە بۆچی ئێمە پێویستمان بە ئەمریکی و فەڕەنسیە کۆمان کاتەوە وەکو کورد، ینی تاکەی ئەم بابەتەوا بێت بۆچیە بێ ئەمریکا و فەڕەنسی کۆمان کاتەوە لە کاتێکا کە ئێمە خۆمان ئەزمونێکی گەورەی وەک هەرێمی کوردستانمان لەبەردەستایەکە 32 ساڵە لێرێ و ئەزانین مەشاکیلەکانمان چییە. ئێمە ئەمریکیەکان و هۆڵندیەکان و فەڕەنسیەکانیش لە 2014 خەریکن بەس پێشمەرگەمان بۆ یەکخەنەوە یەک ناگرینەوە. با ئەم ئەزمونە لە ئێستاوە لە سووریایە نەبێت بۆیە دوای نەبێتە کێشەیەکی گەورە. بەڕای من ئیشی باشی لەسەر بکرێ، ڕەنگە خۆتان ئالۆزەکانی بزانن ئێمە ئاگامان لێ نەبێ بۆچی وایە، بەڵام گرنگە ئێوە ئالۆزەکانیشی بزانن، تاقیداتی بزانن، خۆتان چارەسەریکەن، بۆیە تووشی ئەم ئەزمەیە نەبن کە ئێستا ئێمە لێرە هەمانە. پرسیارێک تریش ینی کار لامە ئایا ڕاستی چەندێک پێویستمان بە قەندیلە لە ئێستاە؟ ئەمەش نقطەیەکی ئەساسیە. ئایا قەندیل ئامادەیە بکشێتەوە لە سووریا وەکو دکتۆر ئاماژەی پێەیە؟ پێم وایە ضرورە لە ئێستاە جۆرێک لە هاوسەنگی لەم بابەتەیە ڕابژیرێ. یەک بابەتی تر کە حەزم کرد پرسیار لە جەنابیشتان بکەم، ئایا ڕاستی وەکو لایەنە کوردیەکان خۆیان لە ڕووی هێزەوە چۆن دابەش بوون؟ ینی بۆ نمونە کە ئێماڵێن هەسەدا و مەزلوم عەبدی هێزیە کە من ئایا هێزەکانی تر لە ناو معادلەی هەسەدەیە چۆنن؟ یعنی ئێستا بۆ نمونە و پارتی جەنابیان هەسەدا ینی چۆن حساب بۆ ئەم پارتانەی ترەکە؟ ئایا بەڕاست بەنیازە بیان هێنێتە ناو پرۆسەی سیاسیەوە؟ یعنی هەر بە حکمەوەی کە خاوەنی 100,000 سەربازە ئەکرێ بڵێن ئێمە کۆنتترۆلی ئەوانەکەین و ناڵین بێنە ناو مفاوەزاتەوە. من پێم وایە ئەگەر هێزێکی کەمیش بێ بێوێ ئێمە زۆر هێزمان هەبوون کەم بوون، بەڵام هێزی کەمیش زۆر جارەگەر نەیهێنیتە ناو پرۆسەی سیاسیەوە ڕەنگە دوای گرفت دروستکە. بۆیە ئێمە شتێک هەیە لە پرۆسەی بنیادنانی دیموکراسیا پێوترێ دموکراتی تەداولی. ینی ئێمە پێم وایە بۆ کورد و کورد زۆر ئاسانە بگەینە شتێک کە هەمومان تایە قازانج بکەین. ئیشێکی قورسنێ. من سپاستانەکەم، پێم وایە کاتەکە مەگەر زیاتریش نەبرد بێ کەمتر نەبوو. زۆر سپاس کاگۆشار عەزیز بەڕێستان کە بۆی کە ڕاوێژکاری دەستگای سەتەلایتی کوردستانن. پێم خۆش و ڕایبۆچین بەڕێشتان بزانین لەسەر ئەوەی کە ڕوئەدا لە ڕۆژئاوا تا چەند هەرێمی کوردستان بتوانێت پاڵپشتی بکات، تا چەند هەرێمی کوردستان بتوانێت ئەو ئەزمونەی کە هیبووە لە دروستکردنەوەی دەوڵەتی عێراق ئێستا ئەوانی کەوتنەوە قۆناغا چۆن بتوانین سوودیا پێ بگەینیم. لە 5 دقە سوپاسەکەم ئەگەر کۆمێتی خۆتمان بیتێ. زۆر سپاس. طبعا سپاس وڵا بەشێ لە قسەکانی منە و بەڕێزانە کردیان بە تایبەتی کاک حاکم شێخ لەتیف. بەڵام منیشەمەوێ هەر پێشەکی کورتەیەک ڕووماڵی ئەو بارودۆخە بکەم کە لە کوردستانی ڕۆژاوا هەیە. خاڵ لاوازەکان بێگومان ئەو بارودۆخی کە ئێستا هەم لە ڕووی جوگرافیەوە، هەم لە ڕووی سەربازی، هەم لە ڕووی سیاسی، هەم لە ڕووی ئیقلیمی کە لە ڕۆژاوای کوردستان هەیە، کۆمەڵێ خاڵی لاوازی هەیە و کۆمەڵی خاڵی بەهێزیشی هەیە. بەڕاستی خاڵە لاوازەکانەوەیە کە بەداخەوە کوردستانی ڕۆژاوا لەسەر ئەرزی واقع پارچە پارچەیە. یعنی وەکو کوردستانی باشوور یا تەنانەت وەکو کوردستانی ڕۆژهەڵاتیش قوڵاییەکی نەتەوەیی نییە، یان با بڵێن قوڵاییەکی کوردستانی. ئێستا بۆ نمونە ئێمە ئەگەر بە دڵی کوردستانی ڕۆژاوا قامیشلووە، قامیشلوو بەڕاستی شارێکی مڕەکەبە، وەزانین تێکەڵەیەکە. یعنی ئێستا ئێمە ئەگەر شارێکی وەکو سلێمانی وەربگرین، سلێمانی ئەتوانین یادۆ بەتایبەتی سلێمانی وە بە قەزاناحەکانی دەوروبەریش ئەتوانین بڵێن لە 99 کووردە. یەک نەتەوەیە، یەک مەزهەبە، چوزانم ئاوا، بەڵام ئەمە لە کوردستانی ڕۆژاوا بەداخەوە نییە و پسڕە بە شێگەم ئەفرین لە شوێنێکە، سەرەکانی لە شوێنێکە، قامیشلوو لە شوێنێکە و ئەو شارانەی تریشکە بەدەست هەسەدەوەیە با بڵێن بەشێکیان شاری عەرەبین و ڕاستە ئێستا عەرەبەکان مەسەلا قبوڵیانەکە هەسەدە حکمڕانیان کا، بەڵام ڕۆژە لە ڕۆژانەمانە عەرەبن بەڕاستی وە نازانم و هەواڵە بەڕێزانە بۆ خۆیان خەڵکیێوە نەزانەوە. منیش فترێک لە سووریا بووم ئەزانم عەرەبی ئەو شوێنانە بەداخەوە زۆر عنسوری زۆر شۆڤێنیشن، یعنی هەر لەسەر ئاستا میلی و عەشایریەکەش زۆر شۆڤێنین. بۆ ئەو عەرەبانەی کە هاوسنوورن لەگەڵ ناوچە کوردەکانە و ئەوانەی کە لەگەڵ کوردەکانە ژین بە تایبەتی دێرە زوور و ئەو شوێنانەی تریژ ئەوانە من پێم خۆش نییە بەم دەربڕینە بیڵم، یعنی هیوادارم ئەمە دەربڕینێکی شۆڤێنیانە نەبێ، بەڵام بەشێکی زۆر لەوانە وەکو مارێکوان لەناو ماڵەکە تا هەر ڕۆژێ بە تەواوی گەرم بوونەوە جەویان بۆ دروست بوو ئەوانە بنەوە دوژمنی کورد.
لەو شانانە بەداخەوە بارودۆخەکەەوە ئەمە خاڵی لاوازە لەوێ خاڵێکی تر ئەوەیە کە لە دوای ڕوخانی ڕژێمی باسی سووریا ئێستا با بڵێن هێڵێک دروست بووە کە هێڵی تورکیا و سووریا و وڵاتانی عەرەبیە ینی ئەم هێڵێکی بەهێزە کە با بڵێن ئەوەی کە ئێستا لە سووریا ئەحمەد شەرع و جەماعەتەکەی کە حکومڕانیەکەن لەسەر سێ مەبدە یان بەپێی سێ بنەما دژایەتی کوردەکەن یان با بڵێن دژی کوردن بەڵام هێشتا بە تەواوی ئەعلانیان نەکردو و ساتە وەختێکی ژێ جا ئەمڕۆی سبینێ دوو سبەی هەر ئەعلانیەکەن و ئیش لەسەرەکەن ئەویژەوەی یەکەم ئەحمەد شەرع و تەحریری شام یەک عەرەبن ئۆتۆماتیشیان تۆ کە عەرەب بووی دژی مافەکانی کوردی دووهەم ئیسلامی سیاسین ئەوەی ئیسلامی سیاسی بێ دژی کووردە یعنی چاوتان لەوە نەبێ هەندێک ئیسلامی سیاسی هەیە خۆی پیشاناکە دۆسی کووردە لە بنەمایە چکە ئیسلامی سیاسی بۆ خۆی ئایدۆلۆژیایەکی ئومەمیە هەر ئەساسن نەکرد دژی کووردە دژی هەموو حقوقی نەتەوەی ئەم شتانەیە لەسەر ئەم دوو بنەمایەوە بنەمای سێمیژەوەی کە بەداخەوەمانە ئەردۆگانین ینی ئەحمەد شەرع یەکێکە لە شاگردەکانی ئەردۆگان و لە دیمەشقدانیشە لەسەر ئەم سێ بنەمایە ئەوان دژی کوردن مفاوەزاتکردن لەگەڵ یانە بەداخەوە تۆزێ قورسە و ئەبێ کورد حسابیەوە بکە خاڵێک چەند خاڵێک منەمێ لێرە بە کورتی ئاماژەی پێ بم ئەویشەوەیە کە بەڕاستی با بڵێن هێزە کوردیەکان لە ڕۆژاوای کوردستان لە سەروی هەمویانەوە تاوان هەسەدا ئەبێ لە ئێستاوە مسودەی دەستوری داهاتووی سووریا بنووسنەوە لە ناو ئەم دەستورەیە حقوقی کورد و مافی کورد لەوێ دیاری بکرێەوە من پێم وایە نابێت لە فیدراڵی کەمتر بێ ینی فیدراڵی لە فیدراڵی سەروتر ممکن نییە بەڵام لە فیدراڵی خواروتریش هیچ منفعەتێکی نییە بۆیەش ئەبێ بە ئاشکراوە نەشی شارنەوە بەڕاستی ئەبێ ئەعلانیکەن کە ئەوان فیدراڵێتیانەوەێ و فیدراڵێتیش لەسەر ئەو مەرجانەی کە هەم سنووری جوگرافی بۆ دیاری بکرێ هەم حقوقی نەتەوەیی لەناوە و حقوقی ئەقلیاتەکانیش کەکەونە سنوورواک تەنانە دەگەر ئەو ناوچەیە ناویشی نەنێن کوردستان بە حکمیەوەی کە پێک هاتی تریشی زۆرتیایە ناوی بنێن جززیرە ناوی هەر ناوێکی لێنێن کێشە نییە لە ئێستادا لەوانەیە گەر ناوی بنێن کوردستان وەکو کوردستانی باشوور ئاسان نەبێ بۆیان چکەوە لە کوردستانی باشوور بەڕاستی واقعەکە بووە لە مێژە ینی لە ئەمە چەسپاوەکە منتیقەیە حتا زمانی حیزبی بەعسیژە منتیقی ناوی منتیقی حکمی زاتی و منتیقی کوردستان بووە ینی بەڵام لەوێ تۆزێ قورسەکە ئەوە پێنرێ بەڵام لە دەستورە بەڕاستی ئەبێ ئەم دەستورە هەم جوغرافیای کوردستان لەوێ دیاری بکرێەوە هەم مافەنەتەوەیەکانیش دیاری بکرێت کە هەرچەند بەڕاستی ئەوە قورسە ئەو هێزەی کە هاتوۆتە سەر حکوم هێزێکی ئیسلامی سیاسیە و ئەوان هەلێسەوە کێشیان لەگەڵ بەستنی بۆین باخ هەبێت بەڕاستی کێشەی زۆر گەوریان لەگەڵ مەسلەی دیموکراسیەت و لەسەر مەسلەی فیدراڵێت ئەو شتاناگەر خاڵێکی تر کە منەمێ ئیشارەتی پێ بم بەڕاستی هەڵەیەکی استراتیژیە کە بڵێن هێزی شەڕڤان با بڵێن قەسەدە تێکەڵی هێزی سوپای سووریا بکرێت لە ئێستادا ئەو مۆزوعەکە بەڕاستی چۆن تا ئێستا ژێمە شەڕ لەسەرەوەکەین کە هێزی پێشمەرگە تێکەڵی سوپای عێراق نەکرێت بەڕاستی بە هیچ شێوەیەک نابێ ئەو هێزە یعنی هەسەدا و کوردی سووریا ڕازی بن بە تێکەڵکردنی ئەو هێزە لەگەڵ هێزەکانی سوپای سووریا تەنانە دوای نووسینەوەی دەستوری ژانی ئەو هێزە بمێنێتەوە ناوی وەکو چۆن لە کوردستانە ناوی حرسی قلێمیان لێنە هەر ناوێکی لێنرێ ئەبێ ئەو هێزە بمێنێتەوە چونکە ئەو هێزە زامنی هێشتنەوەی کووردە لە مافەکانێتی لە کوردستانی ڕۆژهەڵاتە خاڵێکی تر ئەوەیە کە لە کوردستانی ڕۆژاوا ڕێگە نەدرێت بە هێز دروستبوونی هێزی ئیسلامی سیاسی چکە بەڕاستی ئەوانە بەداخەوە ینی ئەوانە ئەوەی وەلایەن بۆ تەحریر و شام هەیە وەلایەن بۆ کوردستان نییە
ئێمە لەم چەند ڕۆژی ڕابردوو لەم فترانەی ڕابردووە هەنێک هێزی ئیسلامی خۆمانمان بینی لێرەوە کە ئاشکرایان کرد کەمانە لە کێوە لە 2011 لەگەڵ داعش و لەگەڵ تەحریری شام و لەگەڵ ئەمانە پەیوەندی ژێربەجێریان هەبووە بۆیە ئەمانە زەربەیەکی گەورەیان لە کوردستانی ڕۆژاوا لە ناو تەمان لاوازیەکەن خاڵێکی ترەوەی ئەو ناوچانەی کە دەستیان بەسەراگرتووە هێزەکانی هەسەدە با بڵێن بە تایبەتی ناوچە عەرەبیەکان و ئەو شوێنانەشی کە دوای ڕووخانی ڕژێمی بەشار ئەسەد کەوتونە ژێر کۆنتڕۆڵی هێزەکانی هەسەدا ئەوانە موچە و پێداویستیەکانیان لەلایەن هەسەدەوە دابین بکرێت و ئەمانە ڕەبت نەکرێن بە دیمەشق و ڕاستە و خۆت تا ماوەیەکی دیاریکراوە چونکە ئەمانە بێ وایان لێ بکرێت کە سەرچاوی ژیانیان ڕەبکرێت بە هێزەکان بە هێزە کورتیەکان و بە هەسەدەوت نەک ڕاستە و خۆ لە دیمەشقەوە موچیان بۆ بێت چکە کە ئەوە بوو ئەوە بێتە خاڵێکی لاواز بۆ کورد لەوێ کێشەیەکی ترکە لە کوردستانی ڕۆژاوا هەیە بەداخەوەشەوەیە ئێمە لێرە زۆر جاروتەیەکەیە لە چیاکان پاڵپشتمانن لەوێ چیاشیان نیە پاڵپشت بێ نازانوانەی بینیمە منتیقەیەکی خەندەقیان هەیەەوە ئەوە ئازایەتیە تەمان و خەندەقانە هەڵیانکەنوە ئەوەژی خاڵێکی لاوازە لە ڕووی بۆ شەڕی پارتیزانی ئەمانە بەداخەوە بەڵام خاڵێکی ترکەمە ئاماژەی پێ بمەویژەوەیە ئەم داواکاریە ڕەنگە داواکاریەکی قورس بێت چکە ئینسانە بێ واقعی بێمە زانین کە ئەو هێزەی شەڕوانە ئازایانی کە لەوێ وەکو بە دەربڕینی خۆیان بەرخۆدانەکەن و شەهید دەبن و قارەمانی تێنوێنن ئەوانە بەڕاستی ئەوانە هەمووی هێزی پەکەکە بوون ینی پەکە دروستیکردن وازەحە بەڵام بەڕاستی من پێشتری ژیانی لە 2012 و 2013 چەندین وتارم لەسەرەوە نووسیوە داوام کردووە کە پەکەکە دەموچاوی خۆی پیشان نایالێت بەڵام بەداخەوە هەر ینی ڕسمی ئۆجەلان و ینی زۆر دروشم و ئەمانە کە ئەوە زەربەیەکی ئێسا لەوێ باجەکەیەن بوو بە شاراوەیی بێ قۆ هەموو ئەزانە ینی خۆ تورکیاژۆنی جێل نیە ینی وڵاتێکە دەستگای مخابرات و ئەم شتانەی هەیە ئەزانێ بەڵام بوو ئەوە بە ئاشکرا ئەم بەڵگەێنێن بەدەستەوە من یەک نمونەی بچوو گەهێنمەوە لە کاتی ڕیفراندۆمەکانە کە حەفلە و شتەکرا لە کوردستان لە دوهۆک کەسێک گەنجە لە خۆ ئاڵایەکی ئیسرائیلی بەرز کردبووە لە تەلەڤیزیۆن پیشانیە پەنا ئاڵای کوردستان ئاڵایەکی ئیسرائیل ئەردۆگان 3 ڕۆژ 4 ڕۆژ دوایەوە وتی ئێمە هەرگیز قبوڵ ناکەین ئاڵای ئیسرائیل بێتە تەنیشتمانەوە یەک ئاڵا گەنجەکە شێوەیەکی ئەفەوی بۆیە بەرزکردنەوەی ڕسمێک ڕەنگە ببێتە بەڵگە و دەلیل مەسەلە تۆ تا ئێوارە بڵێ پەکەکە لە کوردستانی ڕۆژئاوا نییە ئەم هێزێکی سەربەخۆن ئەو کە ڕسمێکی پیشانای لە ناو قەرەباڵەکەڵێمە بۆیە پەکەکە بێ لەم کاتەیە بیانی خۆی بکشێنێتەوە تەراخور نەکاوە هەموو دەسەڵات و سەلاحێتەکان باتە سەر ئەو سەرکردانی کە لەوێن هەمویان سەرکردەی تێکۆشەر و خەڵکی سیاسیشن و ئەزانن سیاسەتی خۆیان چۆن بەڕێوەبرنووە لەگەڵ هەسەدە و با بڵێن ئەنەکەسە و هەموو حیزبانەی تریش بەڕاستیە بێ بە یەک هێز و یەک ئیرادە لەگەڵ دیمەشق مفاوزات بکەن بچنە سەر مێزی گفتوگۆ بەڕاستی ئەگەر بە یەک و دوو بچن هیچ بەدەستداێنن لەبەرەوە خاڵی هەرە ئەساسی بۆ زامنکردنی مافەکانی کورد لە کوردستانی ڕۆژئاوا مەسەلەی یەکگرتووی و یەک هەڵوێستیانە و بە یەک تیم بچنە سەر مێزی مفاوزات لەگەڵ دیمەشقا و پێداگیریش بن لەسەر مافەکانی خۆیان لە چوارچێوەی فیدراڵێ تا مافەکانی خۆیان تەحدید بکەن و دیاری بکەن و پێداگریش بنە سەری زۆر سپاس دەست خۆش بێت ملای بەڕێز مامۆستا ئیدریسی وێلی پێم خۆش بە حکومی بەڕێستان شارزایەتی باشتانێ لە بزوتنەوە ئیسلامیەکانی باشووری کوردستانە و تا چەند بتوانین یاخود چەند تەقبولی ئەوە بکەین یاخود بڵین ئەکرێت ئەوەی کە هاتوۆتە دیمەشقەوە ئەتوانێت گۆڕانکاریەکی وا بکە کە بتوانێت دەوڵەتێکی نوێ دروستکە کە مافی کوردیش لە پارێزراوێ بە حکمی ئەوەی کە جۆلانی پاشخانێکی درێژی هەیە لە ناو بزوتنەوە جیهادیەکانە و خۆشی ئاشکرای کردنشی شاردوێتەوە بەڵام ئەو تەحولە جێگەی ئەوەیە ئایا ئێمە نموزەجی ترمان هەیە
ئەکرێ نموزەجی ئەفغان بینین بڵین مادەم ئەفغانی جواب بووە لە ڕابردووە بوون بەڵام ئێستا گۆڕاون ئەکرێت داهاتووی جۆلانی بەرەو ئەوە بڕوا کە بەڕاستی قابلیتی قوبولکردنی ئەوە بێ کە دەوڵەتداری بگرێ. سپاس دەکەم ئەگەر بە 5 دقە بۆ 6 دقە وەڵام بیتەوە. بەناوی خۆی گەورە سپاس بۆ هەموو بەڕێزانەی پێشمان قسەیان کرد و میوانە بەڕێزانە. هەڵبەتە وەکو جەنابی کاک حاکم وتی ئەو بەڕێزانەی خۆیان کە خەڵکی ڕۆژاوان لە وردەکاری وڵاتی خۆیان و ئیشوکارەکانی خۆیان شارەزاترن، ئێمە لێرەوە وەکو چاودێرێک وەکو توێژەرێک لە دۆخەکە ئەڕوانین. من بە حکمیەوەی لە مەجای تایاراتی ئیسلامی متابع و دراساتێکی وردم کردو، ڕەنگە تەنیا لەو جانیبەوە زیاتر بمەوێ قسە لەسەر بابەتەکە بکەم. ئەوەی من بەدواداچوونم کردو متابع و بەوکو نووسینیش لەسەر تایارە ئیسلامیەکانی ڕۆژاوی کوردستان و سووریا بەگشتی. ئەحمەد شەرع پاشخانێکی سەلەفی جیهادی هەیە لە جیهادی جیهانیەوە لە ڕێکخراوی قاعیدەوە هێناوێتی تاوەکو ئێستا کە وەکو کەسێکی سووری بیرەکاتەوانێ. ئەو لە ماوەی 10 ساڵی ڕابردووە زۆر هەوڵی داوە لەسەر ئەوەی کە وا خۆی نمایش کات بڕوای بە تێزی سەلەفی جیهادی بەو جۆرەی کە قاعیدە بیری لێکاتەوە، بڕوای بەو تێزە نەماوە. هەڵبەتە قاعیدە بڕوای بە جیهادی جیهانی هەیە کە بەرەنگاری هەموو هێزە جیهانیەکان لەسەر هەمووشانەوە ئەمریکا بێتەوانێ. بەڵام ئەو کە خۆی داڕنیوە لە قاعیدە پێی وایە دوژمنی نزیک هەیە وەکو سووریەک بیرەکاتەوە، دوژمنی یەکەمی ئەو ڕژێمی بەشار ئەسەدە کە کۆتایی پێهاتووە. لەبەرەوە ئەو چەند ساڵە ئیش لەسەر ئەوواکات. ئەحمەد شەرع وەکو کەسایەتی خۆی هەندێک خصلەت و سیفەتی تایە کە ڕەنگە یارمەتی دەربێ بۆی بزانین چۆن مامەڵە لەگەڵم کەسێتیا بکرێت. یەکەم شت کە گرنگە لەو کەسێتیا کەسێتێکی زۆر پراگماتیە، زۆر بەرژەوەندخوازە، ئەزانێت چۆن بەرژەوەندی خۆی و ئایدۆلۆژیا و هێزەکانی خۆی لەکوێ بێت مامەڵە بەو جۆرە بکات. خاڵی دووەم کە خەسڵەتێکی ئەم کەسایەتیە کەسێکە توانای خۆگونجاندنی لەگەڵ واقعی نوێ زۆرە. ئەم پیاوە لە سەلەفی جیهادی باگراوندێکی جیهادی و هاتوتە سەر ئەوەی کە ئێستا بە بۆین باخێکەوە و هاتوتە ناو واقعەیەکی تراوانێ. لەبەرەوە گۆڕانێکی ڕێشەی لەم کەسەیە هەیە کە توانای گۆڕانکاری هەیە بەپێی واقعەکان. خاڵێکی تر کە سیمای کەسێتی ئەحمەد شەرع توانای ئیدارەدانی سیراعی زۆر بەباشی هەیە، زۆر بەباشی ئەتوانێت هێزە نایارەکان دۆست و نایارەکانیشی ئیدارە بدە و مامەڵەیان لەگەڵا بکات. لەناو هەیئەی تەحریری شامە بێ لە هێزەکانی هەیئەی تەحریری شام چەندین هێزیتر هەیە کە قەناعەتیان بە ئایدۆلۆژیای هەیئەی تەحریری شام نییە، بەڵام هەمویان قەناعەتیان بە ئەجێنداکەی ئەحمەد شەرع هەیە، هەمویان ماونەتەوە لە ژێر. ئێستا وردە خەریکە هەندێک ناڕەزایەتی سەر هەڵەدا، بەڵام ئەو توانیوێتی هەمویان ڕابگرێت. دوو هێزی کوردی ئیسلامیمان هەیە لە سای هەیئەی تەحریری شامە، ئێکیان سەر بە قاعیدەیە، ئێکیان سەر بە قاعیدە نییە. بزوتنەوەیەکمان هەیە، بزوتنەوەی سونەی مهاجرینی ئێران کە عەبدوڕەحمان فەتاحی سەرپەرشتیەکات، هێزەکانی کوردەکانی ڕۆژهەڵاتی کوردستانن، کۆمەڵە بلوجیشیان تایە، ئەمانە قەناعەتیان بە تێزی قاعیدە نییە، بەڵام قەناعەتی تەواویشان بە تێزی ئەحمەد شەرع نییە و لە سای ئەحمەد شەرعیشا بەشداری ڕوخانی ئەسەدیان کرد. مەجموعەی هێزی ترمان هەیە، هەر جەماعەتی هێزێکیان هەیە بەنای ئەنسارول ئیسلام، کوردەکانی باشووری کوردستانن. لەوێ ئەمانە هەت وەکو پەیوەندی ئۆرگانی و بەیعەتیان وابەستەی ئۆرگانیان بە قاعیدەوە هەیە و لە سای هەیئەی تەحریری شامی شایژەکەن. باشە بێلەوە هەندێک سەرچاوەی ناڕەسمی باز لەوە ئەکەن زیاتر لە 600 کوردی شاری بنگۆل لە باکووری کوردستانەوە لە ناو هەیئەی تەحریری شامان کە ئەمانە هەمویان ژمارەی تورکیان لە ناو هەیئەی تەحریری شامان، کوردن و ژمارەی تورکیان. لەبەرەوە ئەحمەد شەرع توانیوەیەکی باب زۆر بەباشی ئیدارەی ئەم سیراعانە بدات. ئێستا واقعی ئێستای بیرکردنەوەی ئەحمەد شەرع لە نێوان ئامایە بە قەناعەت سەلەفی جیهادیە، کاریگەرە بە تێزی سێ منەزیری سەلەفی جیهادی: ئەبوو قەتادەی فەلەستینی، ئەبوو محەممەدی مەقدیسی، ئەبوو بەسیری تەرتوسی.
هەرسێکیان زیندوون لە ژیان نامەوە 3 منەزیری سەلەفی جیهادین. هەفتەی ڕابردوو سەلەفیەکانی ئوردون لە کەناڵەکانی تێلێگرامی خۆیان قسێکی ئەحمەد شەرعیان دانا بوو، تازەترین قسەی ئەڵێ ئەبوو قەتادە و ئەبوو محەممەد شیوخی، ئەمانە مامۆستای منن. ئەنی لە ڕووی فکریەوە تا ئێستان پیاوە لەسەر تێزەکانی سەلەفی جیهادیە، بەڵام جیاواز لەو تێزەی کە قاعیدە و داعش قەناعەتی پێێتە لەناو سەلەفی جیهادیە ئەکرێت تەصنیفی هینەکان بکەین. بەڵام لە ڕووی واقعیەوە ئەم کەسایەتە ئێستا زۆرتر کاریگەرە بە ئەجێندای ئەو کەسانەی ئیخوانن و نزیکن لە قەتەڕ و تورکیاوە. لە ڕووی واقعیەوە بەشێک لەو گەورە ڕاوێژکارانەی کە ئێستا ئەحمەد شەرع ئەبەن بەڕێوە و لە پشتی پەردەوە ئیشەکانی پەڕایەکەن ئیخوانن. ئەو ئیخوانیشە 2 بەش بۆ معلوماتی جەنابتان، دوای ڕوخانی مورسی بەشیشان لە لەندەنەوە ئەجێندای خۆیان هەیە، بەشیشان ئەوانن کە لە میسر هەڵاتن لە تورکیا گیرسانەوانێ و لەژێر کاریگەری تورکیان. ئەمانە ئێستا نزیکن لە کێوە لە ئەحمەد شەرعەوە، هەمان ئەم گروپە نزیکن لە قەتەڕی شەوانێ. لەبەرەوە ئەوەی ئێستا بە دەوری ئەحمەد شەرعە هەیە کە کاریگەری لەسەر بڕیارەکانی هەیە بە پلەی یەکەم لەم کەسایەتیە، گروپێکی ئیخوانە خۆی وەکو قەناعەت سەلەفی جیهادی، بەڵام وەکو واقعەکەی گروپێکی ئیخوان بە فعلی هاوکارنی لە ئیشوکارەکانیە کە ئەم گروپە زۆر نزیکن لە ئەجێندای قەتەڕ و تورکیاوە. معلومیشە لای بەڕێستان کە تورکیا و قەتەڕ 2 پاڵپشتی دیاری ئیخوانن. ئەمە تقریبا ئەوەی کە هەبێ بۆ بەڕێستان، بەڵام بەدەر لەمە سەبارەت بە کوردانی ڕۆژ ئاوا من چەند پێشنیارێک بۆم بەڕێزانە ئەەکەم کە هەندێکی پێش من ئەو بەڕێزانەی قسەیان کرا ئاماژەیان پێدا مەسەلەی یەک ریزی کورد زۆر گرنگە بەڕاستی کە ئەزمموی باشووری کوردستان دروست نەبێتەوانێت. تا ئێستاش ئێمە ئەو پەرتەوازەیە زەربەی لێداوین و تا ئێستاش باجەکەی ئەدەین. خاڵێکی تر زۆر گرنگە بۆ ئەوان کە لە دروستکردنەوەی سووریایە زۆر بە وریایی و بە حەزەرەوە وەکو دکتۆر جەلال ئاماژەی پێدا کە لە ئێستاوە ممارەسەی ئەوە بکەن چ دەستوری چیانەوە چیان ئەوێت. ئێمە لە باشووری کوردستان خۆمان عێراقمان بنیاد نایەوانێ، بەڵام عێراقێکمان بنیاد نایەوانێ کە بوو بە بەڵا بۆ گیانی خۆمان. زۆر گرنگە ئەوە دروست نەبێتەوە. خاڵێکی تر زۆر گرنگە بۆ ڕۆژ ئاوا مەسەلەی هەر لە سەر مەسەلەی ئەم دەستورە بەڕاستی جۆرێک لە جۆرەکان هەسەدە و ئەو هێزانەی ڕۆژ ئاوا خۆسەری جۆرێک لە دەستوریان دانابوو. ئەماوەی پێشوو نەزان بەڕێستان چەندێک بینی بێتان چەندێک ئایا دەستورەکە واقع بوویانە، بەڵام من کاتێک ئەو دەستورە ئەخوێنمەوە هەستەکەی بە یەکێتی سۆڤێتی جاران دانراوە، هەز ناکەی لە ناو واقعی ئێستای کۆمەڵگەی سووریا دانرابێ. بۆیە زۆر گرنگە مەسەلەی ئەم دوورکەوتنەوە لەم ئەجەندە ئایدۆلۆجیە چەپ و ڕۆیشتووی ڕابردوو پێم وایە کوردانی سووریا لەو قاڵبەیە بمێنەوە زەرەی لێەکەن. ڕەنگە کاک حاکمەوە برادەرێنە تریش سەرنجیان لەسەر ئەمە هەبێت دواتر. خاڵێکی تر کە گرنگە لە ئێستایە بە هیچ جۆرێک ختووکەی دژە دینی و دژەنەتەوەی نەدرێت. کاک وشار ئاماژەی بە قەزەیە کرد کە عەرەب لە هەر قاڵبێکا بێ کاتێک کە هۆش خۆی هاتەوانێ ئەکەوێتە دژایەتی تۆ. ئەگەر ئاگادار بن ئێستا کۆمەڵێک سایت کۆمەڵێک کەناڵ ماکینەیەکی ئەعلامی گەورە خراوەتە خزمەتی ئەحمەد شەرعەوانێ مانێ و نەمانێ. لەبەرەوە زۆر گرنگە کورد لە ڕووی ئەعلامیەوە ڕۆژ ئاوا زۆر وریانە مامەڵە بکە خیتابی دژە دینی تەبەنی نەکات، خیتابی دژە قەومی دژ بە عەرەب تەبەنی نەکات. ئەمە بۆ قۆناغی ئایندە و ئێستاشیان سوودی لێوەرەگرن. ئاگاداری ئەوەش بن ئێستا لە ناو تایاراتی ئیسلامیە هەندێک کەسایەتی نەبۆتە خیتابی ڕەسمی، هەندێک کەسایەتی کە لە ناو تایاراتی ئیسلامیە پێشتر قورساییان هەبووە ئێستا لە بەرامبەر پرۆژەی ئێرانی و شکستی پرۆژەی ئێرانیە باز لەوەکەن ئەبێت لە قۆناغی داهاتووە تایاراتی ئیسلامی جۆرێک لە جۆرەکان پەیوەندیان لەگەڵ ئیسرائیلە هەبێت. ئەم تەرحانە هەیە لە ناو تایاراتی ئیسلامیە. لەبەرەوە ئەمە و کۆڵی جۆرێک لە جۆرەکان بۆ دژاتی و پرۆژەی ئێران و پرۆژەی
شیعە بۆی بە دووری مەزانە ئەحمەد شەرعیش ئەوەی کە دکتۆر سەلام ئاماژەی پێدا کە ئێمە نابینە مەترسی بۆ سەر ئیسرائیل بە جۆرێک لە جۆرەکان لەم خیتابە تێگەیشتووە و بەڵام ناتوانێت بە ئاشکرا جارێت تەبەنی ئەو خیتابە بکە ڕەنگە لە قۆناغەکانی داهاتووە تەبەنی ئەو خیتابە بکە. سوپاس بۆ بەڕێستان و سوپاس بۆ ئێوەش. کاک دکتۆر سەروەر بەڕێستان شارەزاییتان هەیە لە پۆلیتیکەڵ ئیکۆنۆمی ئەگەر بەڕێست پێمان بڵێ هەرچەنە بەڕێز درەنگەیشی کاک فەخڵا باس شتێکی کرد کە تقریبان با بڵێن ئەوەی کە پێی وترێ سامانی سروشتی سووریا زۆرینەی لەژێر دەسەڵاتی خۆسەرە ئەوەی کە باسی سای هەشتا ئەمە ئەکرێت چ کاریگەریەکی بڵێ ئەمە بێت چ کاریگەریەکی بێ لەسەر دابشکردنی دەسەڵاتەکان یاخود با بڵین لەسەر نووسینەوەی دەسوور یاخود با بڵین لەسەر دابشکردنی ئەو سامان و سروشتی کرە ئەمڕۆ لای دەسەڵاتی خۆسەرەیە بە کورتی وەڵام بیتەوە 5 قەس پاسەکەم دکتۆرجان. وەڵاهی ئوستازیان هەر بە قسەی کەسێک دەست پێ بکەم نووسەرێکە باس لە ئەزمموی باشووری سوودانەکە دەوڵەتی باشووری سوودان ئەڵێ ئەوان کاتێک کە مشارەکان لە حکوومەتا کرد ئەوە بوو مدەتێکی انتقالی و دەستورێکی انتقالی بەڕێوە چوو لە بیری ئەوانە بوون دەوڵەتێکی بەهێز دروستکەن دەوڵەتێکی سوودانی بەهێز لە بیری ئەوە بوون چۆن سوود لەو فترە ببینن بۆی دەوڵەتێک بۆ خۆیان دروستکەن دەوڵەتێکی بەهێز. بەڵام مۆدێلی هەرێمی کوردستان ئێمە چوین لە بەغا کە بەشداریمان کرد یعنی بەغایەکی بەهێز دروست بوو بەرامبەر بە هەرێمی کوردستان. یعنی ئێستا حالیان گیرۆدەی ئەوە بووین مادەی 140 نازانم ماوە کاک حاکم شێخ لەتیفیان نەماوە لە ڕووی دەستوریەوە ماوە ئیکسپایر بووە. جا بەڕاستی مەسەلەی نەوت مەسەلەی دابشکردنی نەوت زۆر بەوازەحی باز نەکرا. یعنی مەسەلەن نەوت مڵکی هەموو شعبە جا دوای ئەوە حەق لە تازەکان کە ئەدوەزرێتەوە ئەو حەقلانەی کە تازە ئەدوەزرێنەوە چۆن مامەڵەیان لەگەڵا بکەین لە ڕووی پۆلیتیکەڵ ئیکۆنۆمیەوە. مەسەلەی فرۆشتنی نەوت کە هەرێمی کوردستان بە سربەخۆیی نەوتی فرۆشت و ئابووری سربەخۆی ڕاگەیاند ئێمە بینیمان چیمان بەسەر هاو لە ئابووری سربەخۆوانە. یعنی ئەمانە هەمووی لە ڕووی ئەگەر لە ڕووی پۆلیتیکەڵ ئیکۆنۆمیەوە سێریکەین تقریبا دوو ڕێی جیاوازێ ئەڵێ وەڵای ئەمە وا باشتر بوو ئێمە هەر سربەخۆ بووینە لە ڕووی ئابووریەوە. بەڵام ڕێی غالب ئەوەیە کە ئێمە هەر لە ساحەفەکەمان لە بەغا وەرگرتایە بەڵام نەوتەکەی خۆمان بێشتایەوە بۆ داهاتوو. نازانم ئێوە لە سووریا ئەتوان سوود لەم ئەزمموی ئێمە ببینن. بەڵێ مەبەست ڕاستەکەی ڕاست بەس مەبەستم ئەوەیە یعنی ئێوە چۆن مامەڵە لەگەڵ ئەوە بکەن سوود لە ئەزمموی هەرێمی کوردستان ببینن نازانم یعنی بەڕاستی ئەوان چونکە بەس لە منتیقەکەی ئێوایە ئایا سووریا ڕێگە دات کە مەسەلەن ئێوە بتوانن مامەڵەیەکی سربەخۆیانە لەگەڵ نەوتا بکەن یان نیمچە سربەخۆ هیچ نەبێت یعنی بتوان عقد و ئەو شتانە لەگەڵ کۆمپانیەکانە بکەن. ئیتر ئەمە لە دەستورە خۆتان چۆن مامەڵە لەگەڵ ئەمە کە نەمە گرنگە بەڕاستی لە داهاتووە و خاڵێکی کە تەسەورەکەم گرنگ بێت بە عەرەبی پێڵن سەلەی غەزایی وابزانم زۆربەی سەلەی غەزایی کەوتۆتە منتیقەی ئێوەوە. ئەی ئایا چۆن مامەڵە لەگەڵ ئەوە کە لە ڕووی پۆلیتیکەڵ ئیکۆنۆمیەوە لە داهاتووە چۆن سووریا بێت یعنی مەسەلەن ئیسیسم چۆن ئەتوانن ڕێگە بە کۆمپانیا بن ڕێگە بە چوزانم یعنی کەرتی کشت و کاڵ چۆن ببوژێنەوە کە بتوانێت سوودی بۆ منتیقەکانی خۆتان زیاتر هەبێ وەک لەوەی کە یعنی مەسەلەن بێ بە کێشەیەک بۆ ئێوە لە داهاتووە مەسەلەی سەلەی غەزایی. بەڵێ وەڵاهی سەبارەت بە سرنج و تێبینیەکانی خۆشم کە ئارتیکڵێکی بچووکم نووسیوە لەسەر ئەوە مەسەلەی فیدراڵی ناتالیا پێی وایە کە پێشتر یاریدەدەری وەزیری دەرەوەی ئەمریکا بۆ بەداخەوە لە لێدوانێکە پێی وایە مەسەلەی فیدراڵی غیر واقعیە بۆ هەرێمی بۆ منتیقەی ڕۆژئاوا لە سووریا. تقریبا مبەڕیرەکانیشی تا ڕادەیەک معقولە یعنی ئەڵێ مۆدێلی هەرێمی کوردستانەوەیە کە ئێمە دانیشتوان لە منتیقا چڕ بینێتەوە لە اینجا دوای ئەوە ئێمە وەکو کاک حاکم شێخ لەتیف وتی ئێمە بەیسێکمان هەیە ئەگەر بڕگەینەوە بۆ ساڵی هەفتاکان ئێمە منتیقی حکمی ذاتی و کێشە لە نێوان کورد و عەرەبا بۆ چارەسەر کراوە. اینجا دوای ئەوە لە ساڵی 91 ئێمە ئەمری واقع بین منتیقەیەک دروست کراوە بە ناوی منتیقەی پرۆڤاید کەمفۆرت تاوەکو 2003 تاوەکو 2005 ئەم منتیقە هەر وەکو ئەمری واقع مامەڵەیان لەگەڵا کردو. مەبەستم ئەوەیە ئوستاز ڕۆژ ئاوا کێشەیەکی هەیە کە ناتالیا باسی ئەکا ئەڵێ مەسەلەی دیموگرافیە مۆدێلی هەرێمی کوردستان ئەوەیە منتیقەکە هەمووی کوردە لەو منتیقا لە ڕووی کەلتوریەوە لێ بەڵام ئێوە تێکەڵی عەرەبن منتیقەکەتان بەتایبەتی جەناب وت و منتیقەی دیارە زور وانە
هەر کوردینی یعنی وەسە لە ژێردەسی بەس یعنی مەسەلەکە ئەوەیە یعنی منطقەکەی ئەوە مەسەل محافەزەکان دوورن ئەو محافەزانی کە کوردی تایە عەرەبیشی تایە تێکەڵە لە هەندێک شوێنە عەرەب زیاتر ئەوانە یعنی ئەمە یەکێکە لە کێشەکان ئەو باسی مەسلەی دیموگرافیەکە مشکلەی پشگیری نێودەوڵەتی هەر بە هەمان شێوە لەواکە خوێنمەوە ئەڵێ پشگیری نێودەوڵەتی بۆ بە دوو جۆر پشگیری ئێستا حالیەن یعنی لە مەسلەی پشگیری نێودەوڵەتی ئەوەیە ئەمریکا دیبلۆماتەکان بە شێوەیەکی ناڕەسمی ئەوانەی کە لێرە بوون نوێنەرایەتی ئەمریکایان کردووە بە شێوەیەکی ناڕەسمی پشگیری دۆزی کوردەکەن لە سووریا بەس بە شێوەی بڵێ ئەمریکا ئەڵێ یعنی ئەوەی کە بەڕاستی تۆزێک خەتەرە ئەڵێ ئێمە عەقد و ڕێکەوتنمان نەبووە لەگەڵ کووردا کە ئێمە هەرێمێک بۆ کوردستان دروستکەین کوردستانی ڕۆژئاوا ئێمە ڕێکەوتنمان هەبووە بۆ جەنگ دژی داعش تۆ لە جەنگە ئازاین وانە داعش لە ناو براو هەسەدە بە قووت بوو ئەمانە بەس ئایا ئیدارەی ترمپ کە ئەواتریەتە سەر حکم ئایا ڕوئەیەکی وازەحی هەیە سەبارەت بە ئەوەی کە مەسەلەن لە سووریا ئاگوزارێت یعنی مەسەلەن بتوانێت پشگیریەکی بەسەراحەت یعنی لە وەزارەتی دەرەوە وەکو بەیان نامەیەک دەری بڕن کە ئێمە پشگیریەکی تایبەتی منطقی کوردیەکەین کە بێ بە منطقەیەکی سەربەخۆ وەکو ناتالیا ئەڵێ لە فیدرالی نەبێت بەڵام سێلف گڤەرنانس بێت نازانم سێلف گڤەرنانس یعنی چی وەڵا بە ئینگلیزی تەرجم خۆ بەڕێوەبردن بەس خۆ بەڕێوەبردن خوسەری بەس چەمکێکی تا سیاسیە تا قانونی چەمکێکی سیاسیە بەس تەسەور ناکەم لە ڕووی قانونیەوە یعنی وەکو منطقەیەک بەڵێ لە پێناسێکی وەکو لا مەرکەزی فیدرالی وەشەین مشکلە ئەوەیە ئەمە یەکێکە لە کێشەکان مشکلەیەکی ئەوەیە کە باز لە سیکوریتایزیشنەکە ئەڵێ بەڕاستی تورکیا لاعیبێکی سەرەکیە لەو منطقە تا ئێستا یعنی ڕەنگە تورکیا بە شێوەیەکی سیکوریتایزیشن یعنی بە شێوەیەکی ئەمنی مامەڵە لەگەڵ ئەو منطقە بکە کە ئەڵێ YPG درێژکراوی پەکەکەیە ئەو بە سەراحەت تورکیا وای بینێت یعنی تر ئەو نازانم یعنی مەسەلەن ئەوە چۆن یعنی ئیدارەی ئەمریکا چۆن مامەڵی لەگەڵاکە کاک حاکم شێخ سەرنجێکم هەیە لەسەر قسەکانی کە ئەڵێ کورد لەگەڵ براوەکان هەیە خۆشبەختانە بەس کاک حاکم شێخ پێم بڵێ تا ئێستا ئەکشنێکی ئیسرائیل بەرامبەر بە کورد یعنی مەسەلەن ئێمە بەس ئەوەی وشە گوێمان لێ بووە بەس وەزیری دەرەوە وشە دەرەبڕێت بەڵام تا ئێستا ئەکشنێکی وانە بووە کە بەرامبەر بە کورد کردبێتیان یعنی بەڕاستە خۆ بڵێن ئێمە پشگیری کورد دەکەین بۆ بەدەستێنانی مەسەلەن فیدرالی لە ڕۆژئاوا تا ئێستا شتێکی وانە بووە ئەگەر کاتم ما بێت کاتەکەم تێپەڕان باشە بەسەر کاک دکتۆر ئەوە چونە ناو سیاسی دەولیەوە بابزانین بە حکمی بەڕستان شارەزایکی باشتان هەیە ئەکرێت بتوانین بڵێن دەسەڵاتی خۆسەر یا خۆڕۆژئاوا ئەگەر لە ناوخۆشە گەلە کۆمەکی لێ بکرێ لە سیاسی دەولیە ئەکرێت ڕۆژئاوا ڕزگار بکرێ ئەوە ترام گەڕایەوە تەواو تا ڕادەیەکی زۆریش ئاراستەکان بەرەو ئەوە ڕۆن کە کێشەی سووریا بە کوردەکەشیەوە بەرەو سیاسی دەولی ڕۆژ ینی چۆتە ناو کای سیاسی دەولیەوە سوپاس دەکەم ئەگەر بە کۆمنتی خۆ جوابامێتەوە پێنجا زۆر سوپاس منیش زۆر بەخێراتنی کاک فەتحوڵڵاکە زۆر بەخێرنی کاک عەلیەکە و هاوڕای بەڕێزانە من چەند شتێک جۆرێک لە ناومێدیە خەمە ڕوویەکەم نازانم ئێمە وەکو کورد کەی باوەڕمان بە خۆمان پەیدا بێ هەستەکەم لە قسەکانمانە جۆرێک لەوە هەیە کە زیاتر چاوەڕێی دەرەواکەین ئێمە بیرمانە کە داعش پەلاماری کۆبانیە لە سێلاوە و تورکیاش دەرگای داخست نەک تەنها ئەردۆگانەیوت ئەوە کۆبانیەکەوێ ئەم دەقەوساتە بایدنی شەو کاتە جێگری ئۆبامە بۆ قسەی کرد ئەوەی وای کرد ئەمریکا سیاسەتی بگۆڕێ بەڕادێک هاوپەیمانێکی وەکو ناتۆ کە ئەمە مەگۆرک فلیپ گۆردن بێن ڕۆدس کە ڕاوێژکاری ئەمنی قەومی ئەمریکا بە ئەو کاتە باسییان کردووە مەوزوعی بوو کورد خۆی هەبوو لەبەرەوە لە سیاسەتی نێودەوڵەتیە ئەوەی کە بابەتەکان دیارێکە بەرژەوەندی ئەبێ خۆت هەبیت کوردی ڕۆژاوا خۆی سەلمان پێشەوەی پشتیوانی نێودەوڵەتی هەبێ و ئێمەش لە باشوورەوە پشتیوانیان بکەین دووهەم ئەوەی کە ئاماژەی پێکرا پرۆسی ئاشتی لە تورکیا ئەوەی لەگەڵ ئۆجلان ئەکرێت بەڕاستی تەڵەیە زۆر وازەحە چەندین ساڵ ڕێگە نادەن ئۆجلان ببینرێ و من پێم وایە ئەوە پێش ئەم دۆخەی سووریاش بوو ئامادەکاری دامەزراوە ئەمنی سیاسی ئابوووریەکانی تورکیا بوو کە دۆخێک دروستکەن
ئەو گۆڕانکاریانە ئەوێ نەگرێتەوە چونکە لە قۆناغی داهاتوە چه ئیسرائیل چه رووسیا چه تەنانەت ئێرانیش ڕەنگە جۆرێکی جیاواز تەعاملکەن لەگەڵ کوردی باکوورە ئەوەی پەیوەندی بە محەممەد جۆلانی و هەر من بهێرە محەممەد جۆلانی ناڵە محمەد شەرع ینی زۆر وازەحە نازەم ئەو چاپێکەوەی لەگەڵ ئەحمەد مەنسوور کردوێتی دەموچای پیشانە هاوڕێیان بینیویانەیاننا ئەسەن نەباوەڕی بەڵبژاردن هەیە نەباوەڕی بە حکومڕانی و ینی زۆر باسی بۆین باخۆشت زۆر کرا ئەکراسەکەی لەگەڵ بۆین باخەکەی جینە قاتەکەی بچووکە تازە بینەکەنها خۆی بۆ ئامادە نەکردو ئەڵی باوەڕکردن بەوەی کە ئەم دێت و دەوڵەتداریە کە حکومڕانێکە بە تایبەتی ئەوەی کاگەرسەلان بۆ ئەمزان باسی کە 4 ساڵی کە ئێمە دەستور و هینەکەینەوە ئەمە زۆر هەڵەیەکی استراتیژیە ئەوەی کە پەیوەندی بە ئەزمموی خۆمانەوە هەیە ئێمە ئامادەین تەعاان وەکو خۆمان ئەرشیفێکی زۆرمانەیە بینیوادارم ناوەندی توژنەوەی سبێش بەشێک بێلەوە هاوڕانش دڵیان ئەتوان بەشدار بن تجروبەیەکی زۆر هەیە ئێمە لە دەستوری عێراق بە هەموو کە مۆکرەکان و 3-4 شتمان یەکلای کردو مۆزوعی سیاسی کە بوو بە فیدرالیزم و من ینی جەختەکەم لە قسەی هاوڕێنی لە فیدرالیزم کەمتر تەنانەت ئەگەر قەراریش بێت قورس بێت یاخود بەدەست نێ لەم قۆناغەیە فیدرالیزمە بێ ئامانجەکە بێت چکە لە کتێبی کۆتایی عێراقا پیتر گاڵبری باسێکاڵێ لە عێراق کە کاتێک باسی گفتوگۆی دەستورە بوو هەنێ لە سەرکردە سیاسی کوردەکان وەکو حکمی ذاتی تێگەیشت بوون کە ناوەند دەسەڵاتەیە بە هەرێمەکان لە فیدرالیزمە پێچەوانەیە کە دروست بە عشکرا ئەڵێن ئێمە فیدرالیزمانەوێ عەلەویەکان ئەڵێن ئەگەر کوشتانمان بەردەوام بێت ئێمە دەسە بین بۆ هەموو کارتێک ینی کورد توانایەکی باشی هەیە هێزێکی باشی پێویست ناکات شەرم بکات لەوەی کە ئەمە یەکێکە لەو شتانی من پێم خۆشە لە هاوڕانی ئەنە کەسە بیستمان لە کاک عەلی بیستمان هەندێک جار بەڕێز مەزلوم عەبدی بەڕێز ئیلهام ئەحمەد چەمکی جیاجا بەکارێنن خۆستەریە حکومی ذاتیە ئەمڕۆ بزانم بەڕێز ئیلهام ئەحمەد لە ئەوروپایە جارێش کە پێم وایە باسی ئەوەکە فیدرالیزمانە بێ ئەمە دیاری بکرێت وە سیستەمی سیاسی لە بواری دیموکراتیزبوون ئاگەسی ترجمەی وڵاتان بکە هەر سیستەمێک گۆڕانکاری تیا کراوە سیستەمی سەرۆکایەتی هەڵبژاردووە گەڕاوەتەوە لە ماوەی 6 ساڵە بۆ دیکتاتۆریەت و سیستەمێکی نادیموکراتی زۆر گرنگە سیستەم پەرلەمانی بێت چۆن لە عێراق ئێمە شەڕمان بۆ ئەوە کرد سیستەمێک بێ کە پەرلەمانی بێ بابەتی سەربازی کامێکێکە بێت لە خاڵە بێزەکانی کورد بەڵام مەترسی شیتایە چۆن لە عێراق بەردەوام سوپا مەترسی بوو بۆ سەر کورد بە جینۆساید و بە شەڕ و بە کوشتنەوە لە ڕۆژاواش سوپا ئامرازی دەسەڵات بۆ بە پلەی یەکەم بۆیە زۆر گرنگە ئەو سوپایە لەژێر دەسەڵاتێکی مەدەنیە بێت یعنی یەکێک لە خاڵە باشەکان لە عێراق ئەوەیە ینی کەس بە تەنها ناتوانێت بڕیاری شەڕبە و سەرۆک وەزیران ئەبێت لە پەرلەمانەوە هەڵبژێردرێت بۆیە هەندێکین دانراوە ئەمە ڤیدیۆکی کاک نەوشیروان هەیە بەشێکی بڵاو بۆتەوە لە کورسات ڕی ئەو کاتێ نووسینەوەی دەستورە گەرتدی نەبێ بۆ ئێوەی نێرم بۆی بۆ هاوڕانی بنێرن باسی ئەوە کە ئەوان بۆچی ئەمەیان کردووە چۆن ئەم شێوازە لە سیستەم بۆی کە جارێکی کە سوپان نەبێتەوە بە مەترسی لانی دیبلۆماسی کە کورد دایم بەداخەوە خاڵی تۆ باسی پرسیاری نێودوڵەتی پێێنی نێودوڵەتەکانی کرد خاڵێکی گەورەی لاوازی کورد لە 100 ساڵی ڕابردووە دیبلۆماسی و سیاسی نێودوڵەتی بووە و عادەتەن ئەم وڵاتانە وەزارەتی خارجیان کردووە بە کارتێک دژی کورد گرنگە لە وەزارەتی دەرەوەی سووریای داهاتووە کورد ینی وجودی هەبێ بەشێک بێت لە بڕیار هەرچەند ئێمە لە عێراق خۆمان جێبەجێمان نەکردووە لە هەموو باڵۆزخانەیەکە کورد دەتوانێت بۆ مافی کللتوری ئەوانەی نووسینگیشی هەبێ ئەممان جێبەجێ نەکردو لە جاتیوە نووسینگی کەمانەیە بەڵام گرنگە ئەو بابتە مۆزوعی ئابووری ئەوە پێم وایە برادران قسەیان کە من دووبارەی ناکەمەوە لایەنێکی ئیجابی بابەتەکەی ئەوەی چی بکرێ زۆر گرنگە دەست بگرێ بۆ پەیوەندی نێودوڵەتیانەوە ئەنی ئێمە کاتێک کە ترامپ بڕیاری دا بکشێتەوە و کتێبەکەی جۆن بۆڵتن ینی چەندین لاپەڕی تەنخان کراوە بۆ بابەتە ترامپ جدی بوو لەوەی بکشێتەوە بەڵام فشارێکی وا گەورە هەبوو لە کۆنگرێس لە ناو ڕاگەیاندنا تەنانەت فۆکس نیوز کە دۆستی خۆی بوون بڕیارەکان پێگۆڕی ئەو نامە بەناوبانگەی نرد کە ڕەشەی لە ئەردۆگان کرد زۆر گرنگم پەیوەندی بپارێزێ بۆ ئەوروپاش بێگومان گرنگ کەم نییە ینی تۆ وەزیری دەرەوەی فەڕەنسا و بۆ ئەڵمانیا ئەچنە دیمەشق کۆبنەوە لەگەڵ جۆلانیە یەکێک لەو بابەتانی باسەکەن ئەوەیە کە کورد دەبێت پارێزراوە بێت زۆر گرنگە بە بڕوای من زۆربەی وڵاتە عەرەبیەکانیش کێشیان لەگەڵ کوردان نییە وەکو برادران باسییان کرد تەنها تورکیایە لەبەرەوەی یەکەم ئەوەی کە چی بکری ئەو پەیوەندیانە بەهێز کرد و دەستیان پێوە بچێت دووهەم زۆر گرنگە کە ئەمە خاڵێکی گەورە و لاوازی ئێمە بۆ 100 ساڵ دانوستان کراوە لەگەڵ عێراق ئێستا ئێمە بچین من و تۆ ببینە نوێنەری کورد بەیانی یەک ئەرشیفمان نییە یەک دۆکیومنتمان نییە هەر کەسێک چووە
بە نوعێکی خۆی ویستێتی گفتوگوی کردووە بۆیە منێکی لە مەترسیەکان ئەوەی کە ئێستا مەزلوم عەبدوڕاست خۆن لەگەڵ جۆلانیا دانیشێ هەندێک جارەوە مەترسیدارە دۆسیەیەشی سیاسی تاریخی چکە زۆر ئیش لەسەرەوەکەن وڵا کورد لە سووریا نەبووە کورد ئەما کورد ئەوە ئەسعەد مستەفا هەیە خۆی وەزیر بووە پێشتر لە سووریا و دوای جیا بووە زۆر بە جوانی لە بەرنامەی ئەوەی منە ذاکرەوەی عەرەبیە باسێکە کە چۆن ئەو منتیقانە بە عەرەبی کراونی هاوڕێیان باسییان کرد بۆ چی مەبەستێک بووە تۆ گرنگە بەڵگەیەکی مێژووی سیاسیت لە پێش دروستبوونی سووریا شتێک نەبوو بەناوی سووریا کورد هەبووە شتێک نەبوو بەناو عێراق کوردە بۆ قسانی مام جەلالێکە لەو ڤیدیۆیە زۆر گرنگن بە بڕای من دوایی ئیشی لەسەر لە پاش 2003 کە تۆ بەڵگەیەکی مێژووی سیاسیت لە بەردەستا بێ بەڵێ ینی کە نەتوانن عەرەب بەو زمانە قسە بکەن لەگەڵ تۆە من بۆیە قسەکانم بۆ دەست پێ کرد ئێمە ئەبێ وا تەعاملکەین هیچمان کەمتر نی لە هیچ نەتەوەیەک بەڕاستی بابەتێکی تیکە ئەوەی کە تیمی دانوستان کە زۆر جار ئەمەش دیسانەوە کێشە هەبووە ئێستا کە لە کێشەکانی ڕۆژاواش کە چۆن لایەنەکان هەمووی بەشداریت یا بکەن تۆ جگە لەوەی تیمی سیاسیت پێویستە تیمی تەکنیکی پێویستە تیمێکت پێویستە بۆ ئەرشیف و بۆ ئامادەکاری و بۆ وردەکاری کە ئەمە بەڕاستی بەناوەند و بەهی نەکرێت بە تەنها بە کەس ناکرێت یعنی ئێستا بۆ ناس وەزیری دەرەوەی دکتۆر سەرۆرەتی ئیسرائیل چی کرد وەزیری دەرەوەی ئیسرائیل پەیوەندیش کرۆ لەگەڵ خاتو ئیلهاما قسەی کردو چی وتراوە چۆن توانێت ئیشی لەسەر پێ خۆی دوایەوەی کە تۆ هەنگاوی ئەمەلی دەست پێکات تیمت هەیە ئیدارەی بات هەنگاو بنات ئێمە زۆر جار ئەو شتانەی ئەیکەین بۆ ئەمڕۆ ئەمەیەکێکە لە کێشەکان لە بنیادی فکری ئێمەیە ئەو ئامانجە سیاسی دووبارەیەکەمە دیاری بکرێتە بێت ینی ئەگەر ئامانجەکە تەنانەت خۆبەڕێوەبردن و خۆسەری و حکمی زاتیشە بیرمان نەچێت تەجروبەی حکمی زاتی خۆمان ئەنفال و هەڵبجی بدوایە هات لەبەرەوە ئەمە نامانی ئەو تەجروبەیە دووبارە بێتەوە لە ڕۆژاوە و خۆشمان نەزانین ئەو پایانی کە لە ڕووی استراتیژیەوە بۆ هێز هەیە سیاسی ئابووری سەربازی دیپلۆماسی ئەمانە بەهێز بکرێن من بۆ خۆم نیگەرانی گەورەم نییە بۆ داهاتوی ڕۆژاوە چونکە بیرمان نەچێ لە ڕۆژاوە کورد ئەسڵەن مافی نەبۆ شوناسی هەبێ پاسپۆرتی هەبێ ناسنامەی هەبێ و یەکێک لەو شتانی کورد زۆر جالەی بێزارە مۆزوعی جەنگ پرسیارەکەت مۆسە پرسیارەکەی تۆ پەیوەندی نێودەوڵەتەکان بەشێکە لە سیاسەتی نێودەوڵەتیەوەی چارلز ستیلی ئێڵێت جەنگ دەوڵەتی دروستکە دەوڵەت جەنگەکات چاڵدەران کردینی بەدوولەتەوە حربی عالەمی یەکەم بووین بە 4 بەشەوە لە کاتی جەنگی جیهانی دووەمە دەرفەتێکە بوو کوردستانێک دروست بوو بۆ ساڵێک جەنگی کەنداو ئێمە کرد بە هەرێمێکی دیفاکتۆ جەنگی 2023 ئێمە کرد بە هەرێمێکی فیدراڵی جەنگی داعش ئێمە هەڵمان کرد لە کوردستانێکی نبووینەوە خاوەنی هەموو کوردستان و ڕۆژئاواش کە بەراورد بە باکوور بە ڕۆژهەڵات شەڕی چەکداری کەم تیا بووە ئەو حکومە دیفاکتۆیی تیا دروست بووە ئێستا باوەڕ بەخوب من لە شتێک دڵنیام باوەڕ بەخوبوونەوەکە هەیە لەناو ڕۆژاوایە بەڵێ من نەزانم کاتی خۆی هاوڕێیانی ڕۆژاوە هاتنە لای کاک نەوشیروان سێشتی وت من لە ڕاگانی شاباستم کرد یەکەم وتی یەک هێزی چەکدار هەبێ بۆی شەڕی ناوخۆ توش نەبن وەکو ئێمە جێبەجێکرا دووهەم ئەبێ ڕێز لە هەموو نەتەوە پێکاتەکان بگرێت ئەوەی کاک حاکم وتی ئازادی هەبێ جۆرێک لە دیموکراسی هەبێ زانم دۆخی شەڕە سێهەم هەندێشت هەیە پێوەست بە پاکەکە و وێنە و پێویست ناکە بە ئاشکرا بیڵێن ئەوەی کاک هۆشیاروتی هەموو ئەزانرێ بەڵام پێم وایە هەندێک جار ئێمە وەکو خۆرت خۆمان بەشێک ئەو گوتارەی دژمنەکانمانەڵێنەوە زیادەڕەوەیەکەکەین لەوەی کە زۆر ئاڵۆزە تۆ بڵێ وڵا هەرچی بڕیارێ لە ڕۆژاوە نەقەندی لە پێم وایە ئەمە زیادەڕەوەیەکی ئەجگار زۆریتایە چکە لە واقعەکە لە ئەوەیە لە هەموو بارێکە ئێمە خۆمان چ لە ئاستی کەسیە چ لە ئاستی حزبیە چ بەو تەجروبەیە کە هەیە هەموو ئامادەیەکمان تایە پشتیوانی ڕۆژاوە بکەین ئێمە پەیوەندیمان لەگەڵ تورکیا تێگا لەسەر شەڕ هێرش بۆ سەر ئەفرین و هێرش بەسەر ڕۆژاوە چکە قۆنسۆڵی فەڕەنسا هات لەو کۆبوونەوەیە یەکەم وتی پێرە تیرۆریستە وتم تیرۆریست نین من بۆ خۆم چونکە ئەوە ئەمریکا و ناتۆ هەموو دنیا تعاملیان لەگەڵا کاڵێوانیە دووهەم بۆ ئێوە دیفاع لە کەسێکەکەن لە بۆرما بە ناوی موسڵمان و ئیسلام بۆ ئێمە نتوانین دیفاع لە هاو نیشتیمانیانی خۆمان بکەین لە ڕۆژاوە هەموو پشتیوانیەکەین دەستخۆش بۆ سبەی جارێکیکە گفتوگۆی گرنگ بووی وادارم بکرێتە نووسراویشی واش بتوانن سوودی لێ بینن ئامادەیمان تایە بۆ هەموو پشتیوانی زۆر سپاس دەستخۆش بێ خیتام و میسک با بچین بۆ لای کاکشیروان کە گەنجێکی ڕۆژئاوایە پێم خۆشە کاکشیروان تێڕوانینی خۆمان پێ بڵێت و هەروەکو گەنجێک گەنجانی ڕۆژئاوە چۆن نەتوان لە ڕۆژئاوە هیوادارین بە هیوایەک ڕووی تێ نەکرد بێتن لە پاش چەند ساڵێک شەڕ ئێستا دروستکردنی دەوڵەت دەستی پێکردووە و کە قورسەکە کەوتۆتە لای ئێوە زۆر سپاس ئەگەر بە 5 دقیقە وەڵام بیتەوە زۆر سپاس دکتۆر زۆر سپاس بۆ سنتەری سپێ زۆر سپاس بە ڕێزان سپاسانەکەم
هەوڵەدەم لە ئەکادمی و دەرنەچم بۆ عاتیفەت چونکە خۆم خەڵکی کۆبانیم و لە منبج ژیاوم لە حەلەب ژیاوم لە سایکۆلۆژی تاکی عربی و کوردی لەوێ تێگەم لە سایکۆلۆژی پارتە سیاسیەکانی خۆشمان تێگەم و ئەزانم ئێمە لەگەڵ کێ قسە دەکەن لە ئێستادا لە ڕاستیدا ئەوەی کە من دابش بکەمە دوو حاڵەتە یەکەم شت دۆ بڵێن کورد وەکو کورد لە ڕۆژئاوا ئەوەی ئەمنە نەکراوە ئەمنانەکردنی کورد بە دوو شێواز بووە یەکەم شت بەشێکە لە ئەسرائیل ئێمە بە مناڵی لەگەڵ ئەمە ژیاوە لە ڕاستیە بە ئەمنانەکردنی کورد وەکو ئەوەیە کانوت ئەمە ئەسرائیلی دووەمە وەکو بەڵام هەر ئەو وشەیە کەیوت کورد ئیکوالز سەهیۆنی باشە ئەمەش خۆی بۆ خۆی پرسیارێک دەخاتە ئایا ئێمە خیتابێمە لەگەڵ جەماوەری عەرەبیە چۆن بێت ئەمە خۆی بۆ خۆی کێشەیەکەوە ئەگەر ئاواش سەیری ناوچەکەی کوردی بکەم هەر لە ڕەقا دیرە زۆر حەما حۆمس ئیدلب حەلاب دیمەشق باشە هەر ئەو ناوچەی ئەگەر سیر بکەم چۆن دابەشووە لەوێ دکتۆر دریس باسی شتێکی باش کرد ئەمە جەخت لەسەرەوە بکەم ئەوەشە زەواجێکین قەومیەت ئاین دروست بووە یعنی من لە 2023 لە منبج بووم دراوسەی خۆمان بە ناوی نەتەوەی عەرەبی ئیسلامیە هاتە لێرە جیهاد هاتە بۆ فەلوجە باشە ئەگەر بەو شێوازە سیر بکەن عەرەبە ئیسلامیەکی بەو شێوازە سیرەکە و چۆن تێوانینی بۆ کورد دەبێت ینی لەوانەی کاک فەتحوڵا ئەوە بزانێ ئەیانوت وەڵا هەر ئەم وشەیە هەبوو لە منبج و ئەو ناوچەیە چونکە زۆر پەیوەندیمە ئەیت وەڵا پارتەکە زۆر باشە بۆ ئێمە بەڵام ئەگەر کورد نەبووایە باشە ینی هەر ئەمەیان هەیە و ئەمەش بوو بە هۆکاری کە لە ئێستا لە ناو منبج ئەوەیە ڕوودا ئەمە ئەگەر سەیری ئەوە بکەن سەیرکی تاکی عەرەبی ئەو کێشەیە هەیە کە لە کۆنە سۆشەلیست کراوە هەر تەنشیعی ئیجتیماعی تاکی عەرەبی لە مناڵیەوە بەو شێوازە کراوە کە چۆن سەیری کورد بکە و چۆن سەیری ئیسلام بکە ئەگەر سەیری ئەو بکەم بەرەو دیمەشق بڕۆن سەیرێکی تەوژمی ئیسلامی کەمەوێت بەڵام لە ناوچە کوردیەکان و تا سنووری عێراق تا بەروە سنووری عێراق بێ ئیسلامیزم لەگەڵ ناشنالیزمی عەرەبی زیاتر دەبێت باشە ئەگەر ئێمە بەو شێوازە سیر بکەن بەرەو ئێوە بێن خودی ئەحمەد شەرع یان جوولانی باوکی ناسری بووە باشە لە ناسریەتە و قەومیەتی ناسری ئەیوت لە گەنجێکی خۆی بە باوکی خۆی ئەوت چی ئەوەی کە تۆ نەیتوانی بیکی من ناتوانی بیکەم لە پێش ئەوەی کە بێ بۆ عێراق هاتنی جوولانی بۆ عێراق دوو پاڵنەرە پاڵنەرێکی نەتەوەیە دوایی دێتە پاڵنەری ئیسلامی باشە دوو پاڵنەرە کەوا دەکات تێڕوانینی ئەو بۆ سیاسەتی ئایندەی سووریا چی دەبێت بەڵام ئەگەر بێم دیوی کورد خاڵە لاوازەکانی ئێمە چی لە دیدەی خۆم کە لەوێ لە کۆمەڵگەی مێدەنی بووم و پێشتر لە هەر لە تەمەنی 9 ساڵیەوە لە ناو پارتی بەڕێزان بووم بەڵام دوایی بەهۆی ستراکچەری شتەکان دەگۆڕن خۆتاندا تۆ وشیار ببی دوایی لە باوکت حزبیاری دوورەکەیت ئەوەیە بەهی بۆ دارم وانە بێ لە ئەخیرە لە کۆمەڵگەی مەدەنیا چالاکی قەیناکە من زۆر سپاسە دەکەم دکتۆر پەیوەندیمان هەیە ئۆکێ ئەگەر سێری ئەوە بکەن جەماعەت یەکێک لە خاڵە لاوازەکانی پارتە سیاسیەکانی کورد پێر لەوە پێش لە کورد ستراکچەری خودی حزبەکەیە باشە ئەمە خۆی وا دەکا کە کوردەکە لاواز بێت ستراکچەری ناو حزبەکە کە ناوی دیموکراسی تیانە بمبورن بەڵام ئەبێ من سەیدلی خۆم بکەم ئۆکی ئەمە یەکە خودی پارتەکە ئەو ستراکچەری تیانە دیموکراسی تیانە باشە بەڵام لە دیموکراسی تیا بەس بەوەرجێ براوە بێ ئۆکی ئەمە ئەدەبیات سیاسی کوردیە بێ دەستکاری بکرێت لەوێ ئۆکی ئەگەر ئێمە بەو شێوازە سیرکە ئەمە خاڵێکی لاوازە خاڵی لاواز ئەگەر من سەیری مەوقفی کوردی بەگشتی بکەم ئەوەش بێژگە لە ئەگەر سەیری ئێمە دیموگرافیا ئەوەی بکەن کات خۆی خاڵێکی لاوازی ئێمەیە لە حاڵی ئێستادا ئەوەش ئەوەی ئەگەر تۆ سەیری ناوچەی دیرە زۆر بکە دیرە زۆر خۆی کاڵێن دیرە زۆر کەواتە لە
میژووی سیاسی کوردە 2024 دێتە خەیاڵمان کە جۆرێک لە شەڕی نەتەوەتی دروست ئەوەی ئاگادارم خۆی لە ناو دیێرە زۆرەوە دێت باشە ئەگەر ئێمە سێری بکەن حەقلی عومەر لەوەیە سنووری عێراقە عێراق ئێرانە ئێران حومسا بڵێن حەمایە دیمەشق ئیسرائیلە باشە ئەگەر سەیری ئەوەی بکەن خۆی کێشەکەی کاتە ئێستا دکتۆر باسی ئەوەی کرد باسی ئەخوان مسلمین کرد ئەخوان مسلمی زۆر زیرەکەن زۆر زیرەکەن ئەخوان مسلمینی ئەوان خۆیان زۆر بە جوانی دەشارن لە ناو ستراکچەرەی سیاسیە ئەگەر سەیری دوو جۆر ئەوە بکەن دوو جۆر کەسایەتی بکەن ئێستا لە ناو دەسەڵاتی سووریا ئێستا ئەحمەد شەرع وەزیری خارجی سووریا وەزیری خارجی سووریا لە سعودیا دەسەیە بە وەزارەتی بە نەوچیە بەڵێ وەزیری بڵێن ئەحمەد شەرع ئەوە ناکە تورکیاش ئەمەی پێ باشە بناغەکە ئامادە بکە بۆ ئەخوان مسلمینە کە نزیکی ئەو ئەحمەد شەرع یەکەم وەزیر و پەیوەندی خۆی بەرەو سعودیا و خەلیج ڕۆشت تەنانەت بەرەو قەتەرش نەڕۆشت بەرەو ئەوێ ڕۆشت ئەمەش بۆ تورکیا کێشەیە بۆیە تورکیا جەخت لەوە دەکات ئەگەر هاتوو هیچ شتێک هەبێ لە ئێستاوە بە کورد بڵێن لاواز بێ باشە باوە بێ ئەگەر سەیرێکی ئاوا بکەن کات بۆچی لە ئەوی کوردانی ئەگەر سووریا بەرەو شەرێکی ناوخۆ بڕوە لە ناو هەسەدا چییە؟ عەرەبێکت هەیە پێشتر لە کۆڵتاری لە مناڵیەوە هەر لە ڕووی سایکۆلۆژی و ئەگەر بیر لەوە بکی بەو شێوەزە پەروەردەکراوە باشە هەسەدە زۆر باش ئیش لەسەر مێشکەکەنەوە زۆر پێم باشە لەو حاڵەتەدا کە کورد قبول بکرێت لەوێ بەڵام ئێمە ئەڵێن بە کوردی خۆمان ئەڵێن پەروەردەی شیری ناچێتە هەر لە پێیشەوە دەرەچێت باشە ئەگەر ئێمە بەو شێوازە سیر بکەن خودی کات دژی ئەوەیە بۆیە سیرەکی لە ناو ڕقا ڕاستەوخۆ چیات بە ئەحمەد شەرع بێت باشە لە ناو بڵێن ئەوەشە لە ناو دیرە زۆر ئێستا زەمینە سازی بۆیان حازرە هەر لە کۆنشەوە کێشیان لەگەڵ کووردە هەیە و بیان قبول نییە ئەسڵان شتێکی تر هەیە کە لە ناو عەرەبە مینتالیستی ئەوەی هەیە کە ژنێک حکمیانکە کە ژنێک حکمیانکە عەرەبی دیرە زۆر عەرەبی منبج خۆم لە منبج بووم 10 ساڵەوە ژیاو باشە ئەوان خۆیان ئەوە کێشیان هەیە سیرکە دوو شێوازی بیرکردنەوەی جیاواز لە ناو جیگرافیایەکە یەکتر دەگرن لەوێ ئەمەش خۆی بۆ خۆی بۆ کات بۆ کورد کێشەیە بەیانی دوو بەیانی لەوە دەترسم خۆم کە ئەم عەرەبەیەکی لە ناوچەی دیرە زۆر ئەوە کێشە دروست بێ ئەگەر شەڕەکە بەرەو نەخۆ بێت ئاخیر خاڵ بەوە بڵێن لەسەر ئەوەی ئەمنە نەکردنی دۆزی کورد لە سووریا پەیوەندی سووریا کورد بە ڕۆژا بە ئیسرائیل و چۆن سەیری ئیسرائیل دەکرێت چۆن کورد دەکرێت ئەو تاری ئێستا ئیسرائیل ئایا دەچێتە خزمەتی کورد لە ئێستادا ئەوەی کە سوودی دەبینێ تورکیایە باشە و تورکیاش ئامادەکردنی ئەو باڵە ئەخوان مسلمینی کە ئێستا لە ناو نیزکی ئەحمەد شەرع باش دەزانێت ئەحمەد شەرع نامێنێت ئەحمەد شەرع نەما کێ ڕێگی دەگرێت باش سیرکە دکتۆر جان ئێستا لە ناو جادا دوو شت هەیە ڕوودەدات کە ڕاگیانن زۆر باسی ناکەن یەکەم شت کەوتنی شام ئەزانن مەبدە الوەلا ئەوەل بەراءە چییە دکتۆر لاوانێ ئەوە بزانین مەبدە الوەلا ئەوەل بەراءە ئەوت کە هاتن بەشێکی باشی تەحریری شام و ئەوان لەگەڵ مەبدە الوەلا ئەوەل بەراءن باشە ئایا ئیسرائیل ئەمە پێ قبوڵە باشە ئەگەر هات ئەوە نەما ئایا ئیسرائیل پێ باشە لەگەڵ سنتەرێک معاملە بکە لەگەڵ دەولەکە معاملە بکە یان شێوە ئەکتەرێکە کە لە ناو دەوڵەتە معاملەکە و هەیە تەحریریشم ئەخوان مسلمینشیان نازانم ئەگەر برادران ئاگاداری سلەمی ئیداری ناو حکوومەتن ئێستا دەستیان کردو بە گۆڕانکاری پێش کەوتنی باشارەسەد من لەگەڵ سەفەرەتی سووریا قسەم کرد کە وتم صباح الخير وتی صباح الخير لە دوای کەوتنی کەوتم صباح الخير وتی سلام علیکم ورحمة الله وبركاته دەست خۆش بێت
زۆر جوانە دەست خۆش ئێمە کاتەکەمان تەواوە بێت بڕتاوبوون ڕۆین بەس بۆ کۆکردنەوەی وەڵامدانەوەی هەردوو بەڕێز کاک علی شەمدین و کاک فەتوڵڵا پێم خۆشە یەکی دەقە و نیو 1 دقە بۆ ئەوەی وەڵامی ئەو بەڕێزانە بنەوە چونکە کاتەکەمان درەنگ کردووە بە کاک علی قسە بکە لەمە دەست پێکردن دوای چون خزمەتی کاک فەتوڵڵا کاک علی پێم وایە کاتی پێشی قسە کرد هەنێک کاتی مابوو گەلێکی سپاس ژوارە و ئەڤ معلوماتی دقیق و ورد وەگوتن ئەو نیشانێ گۆهون متابعن ji وەضعی ڕۆژئاوا تایبەت و سووریا بگشتی بدقەت و ئەو جێ دڵخۆشیە بڕاستی ji بۆ wê ji ber دقیق بوون بەشی زۆر ji ملاحەزات و تێبینیەوە ئێمە لەگەڵم یعنی بەس سێت ملاحەزەیە گشتی هەنە ئەتخوازم بێژم یەک ژێ مثلا تەفاسیلێ مەطالیبێ کورد دەستور دەیان ڕێژیم یان تعامل بقوا عسکەری ئەف شتێها یعنی ئەتخوازم بێژم بعربی دوێ من الأخطاء الشائعة خطأك شائع ئەس وەکو کەسێکی 18 ساڵ لێرەوە بوومەوە خەڵکی سلێمانی فەرزە سلێمانی شۆفینینە نادن ناوەڵە ئیقامە نادن یعنی جارێ برەحمەت بێ کاک حەمید سنێک سەمینار هەبوو جارێ گۆچمە هەوو ناوێ حیزبا خۆ ناکن کوردستانی ناخە نزانم چێ و چوومە مەطلبێ فلان چێ و گەنج بوون و پرسکردن سەمینارێ سیاسی بوو ئەوی کاتی وەلامدا دوگۆ ئێستا قامشلۆ وەکو برادێکی گوت گۆ شارێکی هەری ناسکردی و پایتەختێ ڕۆژئاوایە دلنسێبین ڕاشێک لاشنکۆف وتگولە بەردێ سینۆری کوردستانە جەم قامشلۆ دەرباس دکەیت چێ حارتەی گەرەکێکی عەرەبە و عەشیرەتێکی عەرەبی گەورەیە مخابن طبیعەتە دیمۆغرافی و ئاجۆغرافی کوردستانە ڕۆژئاوا شێوەیەکی جیایش بەشێدی تر یعنی تێ زاخۆ پێکەوێ حتا خانقین ئەس چوومە هەموو کورد جەمەوەرۆ نینە ئێستا گوهرتنێک دیمۆگرافی دوا 11 ساڵە دەبێتترژی چێ بووە بەڵام ئەمێ سەر پێش 2011 قسم یعنی شەریتەکە کاتی سایکسپیک و شەریتە هاتیە دەرباسی ناو سینۆرێ تازە سووریا بووە ئەو شەریت ناوەندا وێناکی پارێزگا حەسەکەی جەزیرە ینی کامل پارێزگا کە کاک شێروانجی زانێ کاک فەتەڵەجی و ئێوەژێکی هەموو ماشەڵە شارەزانە و ئاگدارن ینی پارێزگا حەسەکەیە ینی ئێستا نزانم کورد زۆرینەنە یانە ئێستا ئەو یەک ئەو پارێزگایە حەسەکەی دەرباز بێ گرێسپی هەیە مەناوی کرد گرێسپی بسوەڵەت ئەبیەدە دەواقعدا ئەبیەدە کۆبانێتی کۆبانی قەزایەکە سەر پارێزگا حەلەبە و ئەفرینجێکی قەزایە سەر پارێزگا حەلەبە ینی پارێزگا حەلەب دو قەزانە ئەفرینە و کۆبانەیە ئەو بڕاستی یعنی تا ئاستێ تکارێ بڵێ 100% کوردە بەڵام قەزانە سەر پارێزگار برادەرە ئیدارە خۆسەر سێ کانتۆن چێ کرد ئێستا گوهارین شێوەیەکی دی نەعەمەلی بوو بەحسا چیاکردن ئێمە کاتێ احتیفال ڕۆژان نیرۆزمەت کرد بەری هەفتاکی چەند گەنجێک مەدەستنیشاند کردن ئەوژی کاک شێروان وێزانە بێ مەتەکلیفت کردن هەر بگەرن گردێکی بچووک هەبێ ئاگرکی سەرچێکن گردێکتنە تەنها ئەگەر ئەفرین نەبێ ئەفرین شاخاویە بڕاستی ئەو باش سیەم ینی خەڵکی کورد لەبەر فەقیری و لەبەر ئەتیهاد و لەبەر زڵم و زۆر و ناوچێ واناکێ هەموو ینی مەحروم بوون سیناعا و حتا ئەخیر لەبەر ئەوە نزوحێک داخلیجی چێ بوو ئێستا چەند گەرەکێک لە شام هەنە کوردینە زۆر ئاوا و نزانم چ آخر يعني أنا خوازم دريشكم أتخوازم كاتي بحثا وضعي روجافا بو أفتايبت مندي برشاوي أفيك يعني أزدريجناكم واري سكاني واري ديتر أفتشو بلام لقل أوش كردي روجافا
من كتاب أكثر إعلام والرأي العام الكردي من روسيا يعني كردي سوريا لبر أفتاي بتمندية نكاري بوشريتك داري راك هنا لبر أواك زور اهتمام بسياسة كر خلق شفان جيبه سياسة مدار أف صفحة أزي هرم موضوع الدوام موضوع جولاني يعني بقشتي أزد بيشم هيفيتكم ولام تيدا هفن جولاني يعني إيجابيات يجو كرن ويجو يعني ترك مقاول كفيل والجم أمريكا رازيكر شون رازيكر أولا يعني أو تنها هيزبو كاريبو إيران دريكي قصدا هيزك جولاني بهستر بوجيب ثقتي بهتر بالجم أمريكا بلام كردبو وقنديل هيا قنديل تنشتي إيران لبر أوا يعني هيزا مناسب أزنابي باشتر مناسب بو إيران دريكي جولاني بو دوم كما أخوان المسلمين بون إخوان المسلمين هيئة التحرير ائتلاف سوريا مدستوانا وتركيا البشتو إلى آخره بو أمريكا تترسيج إخوان المسلمين جبر دناف كومرقا كرديدا سوريدا دناف سنادا بنقاك برفراوان هاي وكمنا يعني حاطيناك كمنو برفرها هاي بقي سلطة كسناتواني بقاريني لبر أوا هيزك أني يعني محددة كنترول كريا ولائحة إرهاب ديا وحتى أخير أبوهم زانن أنين تشتيقوا كسك ناكاريبو بكي ويكر إيران دريكر روسيا جيتارا ديكي دريكر و ريجيم جي روخاند خوين جي كيم رجاند يعني أو شر أهلي نهج درس ببي أو انتقام ثأر أو جيكي كنترول كر دماوي دحفتي أو ولده بيشيده براستي أم همو لبر مجتمعي سوري كرد بيشيده يعني تيبون تينوبون جروجا كي هلسن أسد نمايا كي درخيني باب رخيني قال ببن وي باندوري دا اما همو يان ما بيشوازي الجولاني كر والان بيشتي تسي وجولاني جيكي وكو ما مستقود يعني طاقاك الجمو يهبو إراداك جمو يهبو خبو غوري و ام بي موايا جدية جيد غوريني دا تارا دايكي جبر درفتك جير هاتي بزعيم ايش دولتك وك سوريا قرنق ناوشي دا يعني مستعدة تخليش هركس بكي وبميني سؤال ليرة كاري أو كراسي هاسني ليه أو ناوي هيئة تحرير الشام أوزبكينا وزاشينا شينا أو هم دائرات دوراوي كاري كراسي بدريني وببي كسكي ميان رو مدني نعلماني مدني وحكم بكي باورناك لبر أوا كاكوشيار البرسين بود رقي أفيك جهو كاري سركية تحديات البيشيا جولانيا قو نكاري بسركوي تخازي وثقة أمريكا استاندية أصبحوش زي تأييدكم أو من مرجع كسكي مدني تعامل بكي بلام شوني الكوستر شوني جنوب بياولا فجيا كرنوا إسلاما جنون حتى أخير يعني مخابن أو كل بنجها كي هاتية ناتواني جيرزقار ببي خلكي أو من الصاق أو جهان حكم جهادي إسلامي وأردوغاني جي وقت كرم كر درست قال لكي بلام ملاحظاك هيا يعني إيه ما أردوغان درست نكريه بس أردوغان توانيبو الموجة سوار بي بريبا بي حتى آستي جو حساسية الجم سعودية وكوملقاء عربي تشيبو إنجا أوانا هاتن يستاوي يدريكن يعني أو أبجي تحديك جبو هالوشانية تحدي هذه تر أبغرنجن أجاكاتها بيجيكي زناتك باشا يعني شنسة تشتكي دي تحديك ديها يا شنسة كرد جو بازنك سوريا دور بيش كريه همو بشوية كردن علوية كان صديق ده حتى دوازده رجال سوريا و رجالاتي سوريا همو سردريا أو علوينا دروز أوجي دوري بين شش صدينا
كس نتواني نزيكي وابيش بر جولان وإسرائيل موجودة قدغية كس نتواني بحثا محمينة ورا رجلاتو باكورجيكي قصد قورترين هيزا إستا سوريا دا جولاني بيسترناو سوريا دجي مسيحية كان جي دوري ده دوازدا صديهنا سنة كان جي همول قل جولاني نينن علماني هنا وإسلام أخوان المسلمين زور هنا أخوان المسلمين قل جولاني نينن يعني صديصد لبرا هو يعني أبيك هاتا يعني بو كرد قازانجا كبلان بو جولاني تحدي كناتواني رازي بكي جبر يعني وكو ما مستقوت ناس ناماوي إسلامي وعربي وأردوغانية أفهمو دجمنا النافك هاتا دزكي أردوغانية دجمني كردي رقم يك أردوغانا أو شو نما بالقلن مس أو جهادية أف مسيحي ودرزي وعلوي القلنين وتا أخير يعني ما بس عم أبجي تحديك أف بيشروجاوي كنت كي جولاني مناسبة إرادة الجم هاي خب قال بلام أف تحديات شوك نين كي ويران كرنا سوريا متعهد وكفيل ومقاول تركيا نات هازر نينا يقرشي يقفل سي سوريا خرج بكي السعودية آمادة إجا أفهمو قورانكاريا سوري تنها نيخ تنها خلاكك بشوكا زنجيرا قوارتنا قورد رجلاتنا بين دا تشيد بي أقو أكتر بي سركي وك حاكم لطيف كرم كرشيخ لطيف قوت أكتر بي سركي أمريكا وإسرائيل وأمريكا رجلاتنا بيني تازة لقل محمد أمير محمد آماده كرنا نلقى أردوغان لبر أوجي أمير محمد أفده صالة قورانكاري شيت كهاي أستيد لتنشت كعبة ديسكوتيك تشيكريا وكباريه تشيكريا إجا معقولة إسرائيل قبول بكي أمريكا قبول بكي جولاني تازة وري كباريه أصلا للشام هنا كباريه راكي وكعبة تشيكي ممكن نينا أف تحديات إجا أمورن أجا درفتها بي كرد بيجد كرتيزي بيجم كرد ما بحث كرد دست بي كده شون يعني دردي كرد تنها يكريزية وقت تماما تأكيد كرد خوشبختانه هيفيك شيء بويا بفشارة دوستو وهفالو وملت ودولة زلهيز استاق هاي استاكيد بوبر جواندية يعني أو رجلات نافين كرد بعموم أكتر كسركية رجلات نافين دا جبار سي حربا باردة دا كسكينات واني بو بشجريا كرد بكجبر سي ملت جي عاجز بون 25 دولة بون عرب وترك وفرس استا أمريكا وإسرائيل همو تشتي آمادت كن همو خلق تطبيع بإسرائيل ركريا همو خلق رازيبونا أمريكا تخوازن أو جيوي بانجي وابك دوائي رجلاتا نافيني هذا كيبو إيغو تقو أمي إسرائيل بابي جندريا كردنين تركن عرب نفرسن آدي تروي برسيارك كا كيبو إسرائيل دوام بدون مدى إسرائيل هبو كا أو كان بابي مكافأة بكم يعني كرد دبي أكتر كي سركي بلان غير ملاحظك هيا دبي قلكي وريابن إستا فلا نكن رسمي على ما إسرائيل هلدن جبر إستا شعارة بابك أمر الواقع ويشاخي وشتكي دي تريا موضوع كرد آماده وقت بيشتري جوت كرتي فشار دستي كرد هيا وبراستي إما وكو حزب تعامل بقصدرة كرن عين بنفسها ملاحظة جو دكتور جوت جو دوي شيخ جوت جو دوي تعامل بقصدرة بي وقت جيشي وطني إما أمولو تعامل بيرتكن وأدبي يعني شارع كردي سوري جيولو تعامل بيرتكي وتشتي باش يعني دجمنجي هرد قصدا نافي خو كرديتي نافي كرديتنا إدارة كرديتنا هر كرديتنا وإلا دبيجن سزاد دند بيجت هيزا كردي إما جي قبوله جبوه يعني براسي بيشروجة كباش هيا إما يعني أمكارب نفي قناغا وفد مشترك آماده بكن برؤياك يعني تمناتكم وقت تجربة في الورببي بس والله القل كاكسر ورم يعني الجور خندنا مجيرة والله ممكن جارنا يعني جار بندق لاي ما هايد بيجو هري بازار
ئێگۆ بکرێ ئارزان بکێ و ئێ بفرۆشی گران بکێ هەردوو بێ قازانج دەستکەون لە بازار هەردوو لە بازار ینی بێ قازانج دەردەچن ئێمە ئەم وەکو حزب ئەم دوێژن لا مرکزی ئەگە هەبێ تایبەتمەندی ناوچەی کوردی ئیدارەدا هەبێ بۆ کورد بەڵام مەرجە هەردووکیان دەستور دەژی تەسبیتکن ئێمە رازینە بەڵام ئەم گرێ ددن ئەم دوێژن ئەو جواتە گشتی کۆنگرێ کوردی چێ بێ لەسەر چ ڕێکەبن ئێمە لەگەڵن ئوسپاس وەرە لێبوردن خوازم درێژ خزمەتەن تاکفاتوڵایان بە کورتی ئەگەر کۆمنتێکە دەبێت دەستان خۆش بە زۆر گفتوگویەکی کراوە خۆش بوو هەموو تێبینێ ئێوە بڕاستی ینی لە شوونێ خۆیە بوو ینی هەندێک شتانە من نەتوانم بەرسەوی بدەم و ئێوەژی ئەو شتێوە گوتن ئێوە زۆر مطلعن تشتێکی بڕاستی حەق و حقیقەتە ینی بەس ئێمە بەرجیا بکەن هێزە سووریا دیموکراتیک شتەکە و هێزن ینی پارتیان سیاسی شتێکی دیکە ینی ئێمە جار زۆر تێکەل دەکەن هێزە سووریا دیموکراتیک ڕێژەیە 70% کوردە و چەکی قورسی ئەمریکی هەموو بەدەستی کوردە و ئەو عەرەبانێکە ئێوە ئەبێت ترسلوان هەیە ئەزانە ئەوانە نەبە شریکێ يعني ورقرتنا أول شريك خسارتنا جي 4000 الشهيد عرب هنا لريزكاني قسده شري داعش بله تا إيش تاجي شهيد كان إيش تاجي بندابي 20 شهيد كان نانا آخر عربي منطقة كان كشرفان الريزكاني قسده هي سوريا الديمقراطية يعني أوشتا ديريك 4000 12000 12,000 رجايا اما بين 2019 يعني إيش أكيد زيادة بيجيبوني يعني. بس أستاذ بقول هرب قوسي بتشوك خوي راسته طبعا قصرت سلطيه هي عربي لقلها إما بس هو عربنا يعني عرب معارضة كان يساتو خويا سا حكمي كردية بس سا معارضي حكمي كردية كتوم سلطة بمعارضة شتيه أو عرباني رقوا طبقوا حسكا أو نختو كيان دري للان عربي شوفيني دروانك أو عرباني كلقال سلطان بلي أوجه أز جاران أو كي هانيان ددا بشار أسد بو وإيران بو إيش أو هردون بيكانا نمان يعني نمان لبر أواجه نبي ديرزور بيش 8 ديسمبر بدستي خومان بو 8 ديسمبر همو ديرزور بدستي كردوي همو ديرزور أو تشك وتقامنية كما بون إسرائيل بشكل مفاجئ خلال حيشتا وشلو حي ساعات همو تشك وتقامنية سوباي سوريا هلاتو همية النوبر يعني حزك سوريا بيتشك بكن تشك طاقتانية دمني تشك هي سوريا ديمقراطية أما تشتكي باش يعني أجر بيرجيجي هلاكي هي يعني هي سوريا ديمقراطية 6000 هذا سوريا ديمقراطيك ل 2019 120,000 إيش زيادة 150,000 وبيا هذا كتطوعية تطوعية خونا نبس تانية كورد نخشيا كيا دو باريزا بس سوباكا يعني بقى سايش وبوليس لا بس سوبايا كيا بس سوباي أو كشرفان الجير تشتريا هذا سوريا ديمقراطية بله منهم زاني ببوليس لا بوليس جيايا أسايش جيايا يعني هموت الجيان يعني هذي نافخوينا يعني أولا هموت الجيان مثلا معاشو هذي هو بيمانانة وبتايبت أمريكا يعني تدريب وشتكى تدريب ومشق بيدان وهموت يعني بروفيشنال هذا كبروفيشنال يعني حتى الجليان حتى يعني أقسامي هي أنتي تيرور هي وإفرياك هوتن هي وإيه شر مباشر هي وإيه مظلي هي يعني همو أو جورانا أو سوبا البر أبابو يا سوبا كردما ده كدوية بشد لبسده يعني وكان إيه ألين دبن بشكل السوبا البر إسا سوبا نية سوبا نية سوبا سوريا نما سوبا هسه أبي تقسيمات هذه السكشن آية أو سكشن أنا هم بدرس كردوه عرب بجدار نا بدرس أذان الشيعة إيه ما همو كردنوانية يعني كرد عرب شريكة كي شكلية كردي سوريا قبول عرب همو كردي سوريانا أو بروباغندا يدبي بكاكا هنا أو همو نمان رجع كراوية أجر بكاكا دربتشن بكاكا هاتن راسن همو برادران تركيز السركر دورة كي فاعل هبو قريلا كاني بكاكا بو باراستني كوباني دواي بو برجري كردن لسريع كاني مشاركر 20 كسبو 20 قريلا بيزغر تازه يا بكا دروز بو يا بكا نواتك هيزكي يعني تشكي لوكالي بيبو طاقتنيا كلاشينكوف بيبو جبهة النصر هيزا كهات جبهة النصر هات سريك عني ب 2000 كاس هريش نتواني من وتم يعني كرت خوي سلمان في شوي كمال جيني دولتي
ئەمە زۆر بۆ ئیتمینان بخوای من جارێ شەو تابانی خۆمانە ناکەوێت لە خەفەتی نەنە خەفەتی ناوێکە حربی ئیستینزافە بەردەوام بێ بڵێن ئەوان تەمان تورکیا ئیمکاناتی زۆر زۆرەدا بەدەم بەم چەتانە تا چەند بەرگەی تا ماوەی چەند بەرگێ حربی ئیستینزافە ئاگرێ قەسەدا والله قەسەدا ئەتوانێت بەرگری بکە زۆر ئەوان ئێستا مڕاهەنیان لەسەر ئەوەیە ئیستینزافکردن لەسەر ئەوەی دەزانێت دو سیناریۆ بەرامبەری تورکیا هەنە تورکیا ئەوەلان ئەم کووالیسیۆنە عەرەبی ئیسلامی کە 11 ساڵ لای خۆ بخۆی کوڕ ئەو چەتەکان هەموو دەربی سفر بوون بۆ هاتنی جۆلانی بۆ دیمەشق ئێستا یەکسەر ڕێگای خۆگۆری تورکیا ئێستا حەزەکە پەیوەندی لەگەڵ جۆلانی هەیە کە دەیهێنێ زۆر زۆر ئێستا من دەڵێت دوێنێ فەرقەی پەنجاویە کە نازانم چی ئەمە بە حساب خەتەرە یعنی ئەمانە هەر جێژەهێنن ئەو ژمارەکەمەی ئەو ئەخر یەکەگا بڵێن قەسەدا ئێتۆ کاکە ئەمە خواردنە ئەمە گۆڕینی بڵێنها بەدلکردنە ئەمە مەسرەفە ئەمە چەکە ئەمە هینە ئایا قەسەدا بۆ ئەو ئیستینزافە یعنی بەرگەکردنی هەیە بڵێن یان ڕۆژێک دێت پێی نەمێنێ والله هیچ قەناعاتێ من هەیە و دعمێ لۆجستی ئێسیلا بۆ هێزا قەسەدا بووە ڕۆژانە ئەمریکەکان ئەو لە ماوە پشتیان زۆر ڕۆژانە داخل جاران ئەگەر 15 ڕۆژ داخل دەکرد بشکلێکی دەوریان 10 ڕۆژ ئێستا بووە ڕۆژانە داخل ئەوەی کە دەیێنن ڕۆژانە بەس بۆ مقڕەکانی خۆیان نه مەقڕەکەیان چینە ناوی لە هەمووش گرنگتر باوەڕ و قەنەعەت بیر و باوەڕیان نەکیت ئەوەل هەمووگانی نیە لەوێ سەرەکە دەستیان بە خاکەوەی بەڵام شتێککە وساز ئەگەر خوا نەخواستە با بڵێ ئەمە شەڕەخۆ ئەگەر لە پردی لە تشرین و قەرەقۆزاق خوا نەخواستە شکان ڕوویدا لە شوێنی تریش هەر تەحسیناتی دیفاعی هەیە لە پاش بەڵێ ئەوان چاوانی سەر کۆبانەیە یعنی ئەگەر من مثلا بەرە و ناوچەکانی تر تەحسیناتی دیفاعی نیە تەحسیناتی دیفاعی هەمووشون هەیە نانە هەمووشون هەیە لە هەمووشون هەیە بەس کاکە ببرە پێشەوەی بیبڕێ من دووشتمە زۆر بە کورتی زۆر بە کورتی ببورە یەک دقیقە ئەوەی کە بەراوردی ئێرە و ئەوێ ئەەکەین ئێمە شەم کێشانەمان نەبوونەوە یەک لە کوردستان شەڕ واڵای عراق بێ یاننا فیدرالی بێ ئۆتۆنۆمی 92 فیدرالیزم ڕێی لەسەر درا 2005 جێبەجێکرا دووهام ئەو تەحەدیانە هەیە بەڵام تۆ بتوێ ئەمە بەدەستبێنی نایداوای بکەیتەوە ئەم مێزە زۆر سپاس بەخێر بێن سەر چاوەماتن سپاس بۆ کاک فەتوڵڵا سپاس بۆ کاک ئەلشەمدین سپاس بۆ کاک جەرئان کە بە زووم لەگەڵمان نابوو سپاس بۆ ئەم بەڕێزانە کە ئامادە بوون دووبارە ڕێز و سڵاومان هەیە و بە هیوای مەزگردێکی تر زۆر سپاس.